خۆڕێزان ماوەی کولەکیان هەیە کە بابەتەکانیان پێشکەش بکەن جوانتر لەگەڵ ئێوە بۆ ئەکەین و سەرەتاش پێش ئەوەی کە کاکشوان دەست پێ بکات کتێبێکی هەیە کە پێشکەشی دکتۆر دڵشادیەکە ئەگەر بفەرمووی ئێستا. سپاس دەکەم. ئەم کتێبە دیالکتیشی ڕۆشنگەری هۆکهایمەر لەگەڵ باڵتر بنیامین کە مناقەشیان کرد لە حەلقەی فرانکفۆرت لە قسەکانمە ڕایمەیەتەوە زانن بۆچی پێشکەشی دکتۆرم کردووە. هیوادارم کە تابیان ئەکادیمیە گەرجی بەم کتێب و کتێبەکانی تری فەلسەفە پێشکەش زۆر سپاس. بەشی سینەما زۆر سپاس. وەکو شتێکی سمبولیک. لە ڕاستیە بەشێک لە کولتوریا شێوازێکی باوکەیە کە سیڤی کەسەکان ئەخوێنرێتەوە، بەڵام لە ڕاستیە شوان ئەپوو هونەرمەندێک کە ئەزمونێکی زۆر باشی هەیە بە تواناکانی خۆی هەموومانەی ناسی بۆیە پێم وانی فەیسبووک کە من پێناسێنم خۆیان دەست پێ بکەن خۆ بچونەوە باڵێک. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونی یەک بە یەکتان. سپاس بۆ ئینستیتوتی داکۆ بۆ پشتگیری ئەم کۆڕەمان و کاری کلتور بەگشتی. سپاس بۆ ئەم هۆڵە جوانە، هۆڵێکی زۆر جوانە و ئەمە هیوادارم پڕ بێت لە چالێکی لە داهاتوە و خۆشحاڵم بۆ احتیمامی ئامادەبووان و هاوڕێکانم لە بواری سینەما بە تایبەتی و ئەوانی تەشکە گەنجیان بە سینەما هەیە. زۆربەی هاوڕێانەی کە بتاقانم بۆ ناردن ئەو کەسانە بوون کە لە چەند ساڵی پێشوە ئیشمان کردو بەیەکەوە بۆیە بکەوینە گفتوگۆ یا گفتوگویەک سەرڕێ بخەین دەرچێت لە گفتوگوی ناو چاخان و ڕیاکشن و سایکۆلۆجیا و تێرۆرکردنی کاراکتەری یەکدی کە بەداخەوە ناوەندەکەمان لە ناو مێدیای چیپ و هەرزانی ئەمڕۆی خەریکە فێری ئەوە بێت. من ناچارم بۆی کاتەکە بدزم حەزمەکە قسە بکەم بەس شتەکان ئەخوێنمەوە کە حەزم لەو شتە نییە، بەڵام ئەیخوێنمەوە لە هەنێ شوێنە هەوڵێم شەرحی بکەم. هونەری سینەما لە دوای 2003ەوە گەشەیەکی گەورەی کرد لە باشوور. من باسی سینەماکەم لە باشوور ئەمڕۆ حەزەکەم تەرکیزتان لەوە بێت. باسی فیلم سازانەکەم لە باشوور، ئەو پلێرەیانی ئەو کەسانەی کە خەریکی سینەمان لە باشوور، ئەو هونەرمەندانەی کە لە باشوور خەریکی سینەمان، ئەو فیلمانەی کە لە باشوور بەرامبەر. چونکە گرنگە بەلام و فۆکس بخەمە سەر باشوور لەبەرەوەی داینەمۆی کارکردنی تەنانەت وردانی ڕۆژئاوا ڕۆژهەڵات بە سەرەتاییەوە دەکاتە، دواتریش ڕێگەی فستیڤاڵ و ئیڤێنتەکان و فەندی جیاجیای حکومی و تاکە کەسی و شخصیەوە ئیسفادەیان زۆر لە باشوور کردووە. لەبەرەوە فۆکسم لەسەر باشوورە. هونەری سینەما گەشەی کرد، باڵام کۆتیشنە دەست پێ بکەن و لە گەشەکردنایە. گەشەکردنەکە خاوە ئیشکالیەتی تایە، پڕە لە مەشاکلی ناوەکی بابەتێکە ئەوەی کە سینەما توانی بینەر دروستکە ترسەکە لێرەوە دروست بێت. کاتێککە بینەرە بۆ دروست بێت. سینەما ئەسە بینەری بۆ دروست بە لە کوردستانە و بەم بارودۆخ اقتصادی خراپی کە هەیە چەند ساڵی ڕابردوو، ئەگەر بۆ شێوەیە بۆیە هەمان توانی زۆرتر سەرێ بکەین کە و بینەر جۆرێکی کە بە کوردستان. لەبەرەوە کاتێککە سینەما بینەری بۆ دروست بێت، من بە ضرورم زانی ساڵێکە ئەم کۆڕەم گرمەوە خوشحاڵان دکتۆری بەڕێز هاوبەشیمان کردووی کە لە ڕێگەی وزە نەزەڕەکانی خۆیەوە لە ڕێگەی ئەکادیمیاشەوەیمە ڕزێکخانیم کرد گفتوگۆ کەمێک قساکەم لەسەر ئەکادیمی ئەمڕۆ. لەبەرەوە کاتێک کە بینەر دروستە بێت، ترس و قەڵەقەکانی من دروستە بێت کە سینەما بەرەوکوێرەوە و سینەما لەگەڵ کێشەی بینەرە چیەکات و بەرەو چ ئێتیزاهێکیەوە. چونکە زۆرێک لە ئێتیزاها فەلسەفیەکانی کە بە تایبەتی لەگەڵ فەلسەفەی هاوچەرخە کە گرنگترینیان دۆڵۆز و دوایی ئێستا هێراری و ژیژاکیش قساکەن لە سەروی سینەما چییە، چۆنە، چ کەناڵێکە. ئێمە ئێستا لەبەردەم خۆشحاڵی دروستبوونی بینەرین
و لە بەردەم مەترسی دروست بوونی بینەڕی بۆی کە بینەر دروست بۆ زۆر گرنگە بەزەوەی کە چۆن ئاراستراکرێت زۆر ترسناک و فیلمەکانی ئێمە ئەکەونە چێ و ناکەونە چێ من تەسەلسەلێکی متواضع داناوەکو وەرەقەیەک بۆ ئیسارەکردنیان بابەتەکە هیوادارم لە داهاتوە لە هەفتەکانی داهات و لە بەردەوام بتوانین قەزیەی سینەما ڕەبط بکەینەوە بە قەزیەی پەیوەندی لەگەڵ فەلسەفەیە و فەلسەفە چی لە سینەمایە و سینەما چی لە فەلسەفایە بۆ پەیوەندیان چۆنیە ڕێگەم پێ بن سەرەتا ئەم نووسینەم بخوێنمەوە کەمێک عاتفیش ئەم نووسینە چونکە ئاخر نووسینم بوو لە وازهێنان لەو تەوژمی ئیشکردنم بۆ شێوازێک کە پرۆدەکشنەکان نووس بە ناوی بەهۆرەی نمایشی فیلمی خۆشەویستی لە سەردەمی کۆڕۆنا پێیەکان خستە زەویەکی تر ڕەبتێکی زۆر هارمۆنی بە بابەتەکان بۆ هێدوایەکی خوێنەوە بە تاریکی ژێر بەتانیە پڵنگەکەمەوە کە یەکەمین هۆڵی سینەمای خەیاڵەکانم بوو کاتێ چاومدا دەخست و لەگەڵ لانەوازان و مەرەزە و جەنابی مفەتیش و تەنەکە و ژاڵە و باوەژن خوابناسەدا و لەگەڵ پڵنگی ناو ئەو بەتانیە هەموو شێ ئاگای لەم مەستیم بووە نووسم بەڕۆناچی کڵاو ڕۆژنی ژێر عەباکەی دایکمەوە لە حەوزە وشکەکە و قەیسەری نەقیب کاتی ئەحمەد سالار مەبینی هەستمە کرد پادشایەکە و من ئەبێ ببم بە پاسەوانی کۆشکەکانی بە تاریکی ئەو شەوانەی خۆ لێوێ بە بڕوسلی و لە سەربان بەدزی هەموو گەڕەکەوە لە حەشیمەیت لەگەڵ ستراتیکەکان ئاچیتە ئاسمان و جگەرەیەک وەک فرانکۆنیرەوە کێشی و خۆتە بینی کە چەند سەختە لەو گەڕەکە دوورە دەستانی دنیاوە فیلمێ دروستکەی خەوە بینی پێکەنینی دراوسەکان لەو دی پەنجەرەکانەوە لورەی ئینزاری شەڕی ئێران و عێراق و مژدەی هاتنی موشێکێکی تر لە کەشکەڵانی فەلەکەوە فڕەکەاتەوە لای پڵنگی بەتانەکەات بە چێژ و نێرسیسی دەرکەوتن و بوون بە ئەستێرەوە بەناو قڕاوی گەڕەکانی شانە و بێپارەی سینەمادا لەگەڵ گرین میل و کیارۆستەمی و یوسف شاهیندا بە فرەیمی نزیکەوە بەلای دیکتاتۆرەکانە هاتین بە نواندنی ساردەوە ڕاپەڕینمان کرد و بە کامێرای سەرشانەوە دوای دوو پشکەکانی شەڕی ناوخۆکەوتین هاتم لە شانۆدا چەقی بوو کە لەم گەڕێ گرت بوو بۆ فیلم نەبوو کامێرایەک چی بوو نەبوو وەک مناڵی ناو فستیڤاڵەکان سەیری برا ڕۆژهەڵاتەکانمە کرد و گاگۆڵکەی یەک مەمکە ژەمە کرد بۆ دیمەنێک هەتاکو بە پیری گەیشتمە ناو شاری سینەما بە ئەفسانەی ڕووناچی ئەدیسۆنەوە کاتێویستی لە سێدارەدانی ماری ستیوارتی شاژنی سکۆتلەند بەوێنی جوڵاو بژێڕێتەوە هەتا سەرێشەکانی شەوانەی ژێرزەمینەکانی برایانی لۆمێر کاتێ لە گراند کافێ شەقامی کەڕوسینێ پاریس یەکەمی نمایشی فیلمیان کرد بێجلی کامێرە هاتم وەک کوڕێکی بێ پێڵاوی سیناریۆ بێجلی کامێرە بێ کڵاوی نواندن وەک بێوڵاتێک هاتم لەگەڵ ڕەنگی ڕەش و سپی و گەشتێک بۆ ناو مانگی مێلێ و یەکەمین دەرهێنەر و دیکۆمنتاری هەواڵی و گەمەی مۆنتاژ لەگەڵ چارلی و گریفس ناو حەبەساوەکەی مەکسیم گۆرکی دەربارەی سینەما وەک چاڵێک بۆ تاریشی و هاتنەبووی فیلم لەگەڵ گۆرانی بێژی جاز بە خەونی پەڕینەوە لە ئیزۆ بەرە ئەوروپا هاتم لەگەڵ خنکاوانی فیلمی کوردی لەگەڵ پەتای کۆنسێپتی شوناسی فیلمی کوردی هاتم لەگەڵ ئەو قەمبورانەی بە ڕۆژ ژڕووناک سنووقەکانیان نەخستە سەر شانیان و کورتە فیلمەکانیان کۆڵان نمایشە کرد لە کیشوەری پیرەژن لەگەڵ کورتە فیلمە لە یەکسوکانی باشووریەکاندا هاتم لەگەڵ ئەو پیانستانەی لە پشت بینەرانەوە لەگەڵ نمایشی سەرپەردە پیانۆیان ژەنی و خەگریان لەگەڵ فیلمەکانە و سەرەتاچێم کرد لەگەڵ ڕنگ لە فیلمدا و فیلمی میوزیکەڵ و کۆمیدی و هێرۆر و فیلمی ناودارستانەکان و خەیاڵی زانستی و فیلمی جەماوەری و کاریگرانت و بۆگاریت و سیمولیشن لەگەڵ تۆنی ریچاردسۆن و هاژەی وێنەی بەریتانی لە 24 فرەیمی چاوی لۆمەریەکانەوە بە سکرێپی ناو دەستمەوە هیچکۆک و مارلین مۆڕۆ و ئەلیزابێت تایلر لای دیوارەکانی هۆلیوودەوە بینم کە پۆستەری فیلمسازی نەتەوەکانی تری بەدەڕاوی لەسەر بەچرای ئەفسوناوی فیلمەوە سەهۆڵبەندانی گەشەی فیلمە سکۆندنەفەکانە بینیم کاتێ بێرگمان لە لێنزەکەەوە چاو و هەست و ترس و تەنیایی و جیابوونەوە و شکستی عاشق و شەڕ و مناڵی و سێکس لە ڕێگەی یەکتەرانەوە پیشانیان بە تاریکی ژێر بەتانیە پڵنگەکەمەوە بەچرای ئەفسوناوی لۆمێریەکانەوە شەڕی جەنگی یەکەمی سینەما و تەلەڤیزۆنە بینم جەنگی فیلمی خاوەن پەیام و فیلمی نیگا فیلمی جوان لای من و قارەمانی ناو کۆمەڵگەلەی ئەوە تا ئەگەمەلای کێڕۆسێوا و بۆزۆ ئەگەمەلای کەشی شێداری سینەمای سیهەم لە لاتین ئەمریکا و سووتانی بیرۆکی کوالیتی و بەرپابوونی بازاڕی هۆش و چین و هەتا شتیتی سارکیزم نوار و ڕەشبینی و فەنتازیای سێکسی و تاوان و پۆلیس و دەڕاقی بە بەرزایی شاخی یەڵماز و
بەڕێگەی ئەسپەمەستەکانی بەهمەن و بە پاسی سەرخۆشی ڤۆدکا لیمۆنەوە بە شوێنی یاری شەوکەتەوە بە سحری پەردەکانەوە بەچینە سەر شەقامەکان لەگەڵ ڕێالیستیکی نوێی ئیتاڵیەکان و دەرسیوانەی هەژاری و کرێکار و ئەماتۆریزمە خوێنین و پازۆلۆنیش بان مەکات و ئەڵێ دەست پێ بە وێنەگرتنی ماڵ و کلیل. هاتم و لەگەڵ ئاپۆرەی بینەراندا دەستی پڵنگەکەم گرت و فیلمم دروست کرد. سەیرە 2000 من فیلمم دروست کرد بەناو تیشی ئیرەی چای بە ڕەخنە سازان و بە دیبێتی سەرمێزی ڕۆسەلینی و دەسیکاوە ڕێیەکەم و لەمداشەوە واقع بایگۆتەکەم لەگەڵ گزارشگا ئەڵمانەکان بە خەیاڵ و گەشەی ئۆنلاینەوە بە شەڕەشم شیری ناو چاخانەی فیلم سازانەوە بە هەژاری پرۆدەکشنەکانی خۆرەڵاتەوە گەیشتمە ماڵی کۆپۆلا لە نەریتی گشتی لامدا و ڕەنگی ڕەش و سپیش بۆ ئەبەد نەماوە لەگەڵ داستن هۆفمەن و براندۆ چوومە هۆڵی سینەما و سەیری کۆمنتی کۆمپیوتەری ئەەکەم لەسەر فیلم و جیزە جیزی ڤیدیۆ و دانیشتنی ئەختەبوتیانەی هۆڵیوود لەسەر پشتی کەری سینەما. ئەمە بەشێکی زۆرە بەڵام هەڵیەکردن بۆ کاتیشکە. بابەتەکەم بە ناوی شکستی ژێڕانەوە و گەشەی تەکنیک لە سینەمای باشوور سینەما وەک ئاشبوونەوە لەگەڵ خود و دنیا. ئیستەی تر کە مرۆڤایەتی لە سەردەمێکی تری تاریشی و بێڕەوشتی سیاسی خۆی داسەقاڵی دیسپلینکردن و هاڕینی بوونمانە وەک بوونەوەری ئازاد لە ڕێگەی فۆرمۆنیەکانی کۆنتڕۆڵکردن و کوشتنی بەهاکان بە نرخی نەوت و غاز و کۆنکرێت و پەخشکردنەوەی وەهمی پێکەوە ژیانی نەتەوەکان بۆ سوودی کاپیتالیزمی و یەکسانکردنەوەمان وەک بوونەوەرێکی ئۆرگانیک بە سمارتفۆنێکی ئۆنلاین و ئەتکردنی هەموو ئازادیەکانمان وەک هاکردنمان و دەرگیرکردنمان بەوەی چەندمان هەبێت ئەوەندە هین و مژدەی بێکاری ترس و وەزلی زیاتر بەرامبەر ئەگەری بێمۆڕاڵی زیرەشی دەستکرد و ڕۆبۆتەکانمان هەداتێ. ئەبێت لەم ساتەیە مرۆڤ و هونەر و مرۆڤ و سینەما بکەونە کوێی ئەم هاوشەشەیەوە. هەر لەبەر ئەم ترسانە و تازەبوونەوەی ترسی مرۆڤی مۆدێرنە و پۆست مۆدێرن هەستەکەی نەبێت ئەم بێدەنگیە کوشندەی باڵی بەسەر کۆمەڵگاکەمانە چێشاوە دووبارە تێک پشێنین و بکەوینەوە قسەکردنێکی جددی بزانین بە تایبەت گوتاری هونەر بۆ مردار بۆتەوە بەرامبەر کۆی گوتارە سیاسی و ئاین و کۆمەڵایەتیەکان. بۆ هێندە ڕووکەشی لە قسەکردن و هەڵسەنگاندنەکانمان ئامادەیە بۆ گوتاری جددی ڕەخنە و دیبێتی جددی و هەڵسەنگاندن و دانان بە یەکتیدا هێندەونە مەگەر هونەر وەک لوبنانسیێڵە پێکەوتبوون نییە وەک دووچارە مەگەر کۆمەڵگاکەمان سیخناق نەبوو بە مێدەیە موزەیەف و حیزبی مەگەر ئێمە لە ناوچەقی کلێپتۆکراسی و هونەر بە چێژ و یاسای تاک گروپ تاک کەس تاک سەرمایەدار تاک کۆمپانیا ئەنجام نادێت مەگەر ئێمە بەڕەڵاکراوی ناو بە یاساوی و بێدامەزراوی نیشتیمان نین. لەوتاری هونەر لە سەردەمی تاریکی تا بە درێژایی چەند ساڵێک لەمەوبەر ئاماژەم بە مەرجی هونەرمەند و شاری بێدەن و داوە لەبری ئەوە پێشنیاری هونەرم کرد بە لۆجیکی هێرش و ڕوبەڕووبوونەوەی واقع نەک هونەری ڕۆماڵ و خۆگونجاندن پشتم بە نیچە بەست کاتێ دەربارەی هونەر ئەڵێت هونەر باڵاترین نیچە وڵات هونەر باڵاترین گزارشتە لە ژیان ئەو تەنها گۆڕەپانی ئیستاتیک نییە بەڵکو بەرزترین چالاکی مرۆڤە چکە گزارش لە ئێرادە و هێزە داهێنەرەکانەکات. هونەر توانای هەیە حەقیقەتی تاڵ و تون جوان بکات و تەحەمولکراویش بێت لە بری ڕاکردن لێی. هونەر واکە ژیان تەحەمولکراو بێت. ئەو کاتێ دەربارەی هونەری تراژیدیا دەدوێت و ئیغریق بەسەر دوانەی ئەپۆلینی و ئەپۆلینی وەتە هاوسەنگی گونجاندن عەقڵ ڕوونی لەلایەک و جیۆمسیۆسی عاتیفە غەریزە فەوزا و نەشوە لەلایەکی دی ئەکات و هونەر و هونەرمەندی بەیەکگرتنی ئەم غەریزانە ئەزانێت لەوێەوە هونەر بە دژی عەدەمیەت پێناساکات و بەتاکە چەشی ئەزانێت لە دژی نەمانی مانا و عەدەمیەت. نیچە باوەڕی وایە تەنانەت هونەر بەبێ ئاین و میتافیزیک دەتوانێت ماناباتەوە بەژیان. بۆی هەمیشەی گوت هونەرمان هەیە بۆی لە حەقیقەتدا نەمرێت. گرنگی نیچە قسەکردن دەربارەی هونەر لەوەدایە کە دەیگوت هونەرمەند گوزارەی واقع نییە بەڵکو دروستکەری دنیا بەرپرسیاری خەوبینی نەپێوی. هونەر کردداری ئێرادەیەکی بەهێزە و مرۆڤ ویستی ئەوەی هەیە خودی خۆی و سنوورەکانی خۆی تێپەڕێت. نیچە لە ڕەخنە لە هونەری مزەیەف ئەڵێ هونەری ڕازاندەوە و ڕازیکردن و ڕووکەش ڕەتکراوەیە. هونەری ڕەسەن پاڵ بە مرۆڤەوە بنێت ڕووبەڕووی خۆی و دەوروبەری ژیان بێتەوە باقوڵی. هونەر گاڵتەوگەپی هەرزان نییە بەڵکو زەرورەتێکی ئەنتۆڵۆژیە و باڵاترین شێوازە بۆ بەرگریکردن لە بێئومێدی و عەدەمیەت.
لێرەوە لەگەڵ دەیان کێشە و دیاردێتری جیهانی ناوخۆی ڕوویەکەین ئەو شەپۆلی کە 10 ساڵ لەمەوە پێش لە سینەما لە باشوور دەستی پێکردو لە ڕێگەی ڕۆشنایی تێزە فەلسەفیەکان دەربارەی سینەما هەندێک بابەتی گرنگ و بژێن و پرسیارەکەین ئێمە سینەماکارانی باشوور بۆ نازانین بجێڕێنەوە، بۆ ناتوانین ببینە ڕفرەنس، بۆ ناتوانین چاو مێشتی فستیڤاڵەکانی دنیا ببڕین، بۆ ناتوانین پرسیار لە خۆمان و دنیا بکەین لە فیلمەکاندا، بۆ تەنها توانستی فیلمی ئێمەمانەوەی لەناو ترێندی جوگرافیای ساڵۆنەکاندا و تا کۆڵانی دەرهێنەر و بەرهێنەرەکان کاریگەری نییە. بۆ نابینە مێژوو ئارگومنت. لێرەیە لەسەر مەسەلەی جێڕانەوە کات نییە، ئاماژەم بە شعری قەرستانی چرەکانی شێرکۆیەوە کە جێڕانەوەی باڵایە ئەدەب چۆن توانێتی شکا هەر لەسەر ئەنفال و لەسەر شاری مەسخارە سپەکانی بەختیاری کە هەمان کۆنسێپتی ئەنفالە بەس ئەم بە زمانێکی باڵا شۆشکی و چۆن لە جێڕانەوەیە ئەجێڕێتەوە و دووبارە بە زمانێکی ڕوایی باڵا بەختیار چۆن لە شاری مەسخارە لەسەر هەمان کۆنسێپتکە سینەما نەیتوانێت بەتەس بە بەسم لە جێڕانەوەی باڵایە. لێرە دەم ڕەهەندی پارە و دامەزراوە باس ناکەم، ئیستا باسی ئەو ناکەم بۆ پارە نییە بۆ فلم بۆ ئەوە نیە و مؤسسە و حکوومەت و وەزارەت باسێکمان ناکەم، ئەو ڕەهەند ئەو کۆڕێکیکە بۆ لە هەردوو شەپۆلی کەرتی گشتی واتە کەرتی حکومی و تایبەت فیلمی ڕفرەنس و فۆڕممان بۆ دروست نەکرا. بۆچی ئەکادیمیا ساواکانمان تەنها توانیان گەشە بە تەکنیک و فۆرماتی بەرەمهێنان بە نەیانتوانی یەک دەرهێنەری یاخی بەرهەم بێن؟ بۆ زەبەڵخانەکەی نێتفلێکس بە قەولی مارتن سکۆرسیزی بۆتە مەعبەدی ئەمنەوەیە کۆپی بۆتە ڕێگە؟ بۆچی کۆی فیلمەکان لە ڕێکلامە بازرگانیەکان ئەچنو وەک چۆن هەموو بەرنامەی بەیانی باشەکانیش لە یەکەچن؟ مەگەر هەمچێژی مستەڵەحێکی زۆر گرنگە بەلامەوە لە کتێبەکەی وشەکان و جیاوازی هاوڕێم پاکرزگار حەمەڕەشی لەم ماوەیە باس کرا، مستەڵەحێکی زۆر گرنگە بەلامەوە. بۆچی کۆی فیلمەکان مەگەر هەمچێژی سەرەتای دەرکەوتنی کۆنتڕۆڵ نییە، کۆپیکردن و دروستکردنی بینەری جێر و بێڕەخنە هاوتەری بوونەوە نییە لەگەڵ ئەجێندای سیاسەت، مەگەر مەساجکردنی ئاین و بە چارەسەرزانینی ترادیشنەڵ بازرگانی نیە و کردنی سینەما نیە بە دوکانی کاڵا خێراکان، مەگەر سینەمای سناپ دروست نەبووە ئەکرێت دوایی پرسیارم لە بکەن سینەمای سناپ چییە؟ لەکوێ تا لەگەڵ نیچە دەربارەی هونەر و ڕووبەڕووبوونەوە ئەم فیلمانەمان یەکەکردنەوە؟ لە کۆی گشتیان پرسیارانە و هاوکێشەی فیلمی باشووریەکان و سینەما چەند کاریگەر بووین لەسەر بینەر، یاساکان، سیاست، تاک و ئازادیەکان، گەڕانەوەی ئەکادیمیا بۆ فڵد و نزیکبوونەوە لە ڕۆحی مرۆڤ لە شوێن و کاتی خۆیدا. سینەمای باشووریەکان لە شوێی کۆمەڵگۆ مرۆڤی خۆیدا. بۆچی فیلم لە بری بینەر بەڕێایەت کە چۆن مرۆڤ بێت و چۆن کورد بێت؟ بەتای ڕاستیستی و بەخشینی شوناس بە فیلم و بە جێلزانینی بینەر و مەستکردنی چییە لەم فیلمانەدا؟ بۆچی فیلمسازان هیچ ناترسن و هەست بە بەرپرسیارەتی ناکەن لەوەی مرۆڤ و ئازادی چەند لێک دوورن و ناشتوانین کوێیش بخۆین بۆی تەکنیکی سینەما گەشەی کردو ئیتر فیلم چ ڕەشانەوەیە گەڕشێتەوە با بڕشێتەوە؟ ئایا ئەکرێت جوانی و بەبێ حەقیقەت و حەقیقەتیش بەبێ جوانی؟ نایشارمەوە نزیکێکی زۆر هەیە لە نێوان کۆتاییەکانی قۆناغی سینەمای بێدەنگ و سەرەتای سینەمای وەگۆ هاتن سینەمای ناتقە و ئیستەی سینەمای باشوور، بەوەی کە ئیستە ئیتر بۆ پاش ئەو قۆناغە گرنگ و مەترسیدارە ئەبێ پرسیار لە فیلم بکەین چییە؟ چۆنە؟ بۆ وایە؟ بژدەکەش ئەوەیە فیلم و کێشەی سینەما وەک پرسیار و وەک کەینونە و وەک ناوەندی بەرەمێنانی کۆنسێپت و ئیستاتیک وەدەست بهێنین و بیخێنەوە خزمەتی دەبێت و گوتاری ڕەخنەیی جددی و لەوێشەوە بۆ کاریگەری لەسەر ژیانی گشتی و کاریگەری لەسەر کۆمەڵگە و تاک، چونکە ئێمە مێژوومان لەبەردەسەر. من ڕام وایە ئەگەر ئەو لە یەکچوونەی من ڕاست بێت کە لە قۆناغەکانی کۆتاییهێنان بە سینەمای بێدەنگ و لە سەرەتای سینەمای ناتقا چین کە هیچ خوێندەوەیەکی فەلسەفی بۆ فیلم نەبووە، فیلم وەک دیاردە وەک بینەر وەک بزنسە بۆ نزیشی لەو قۆناغەوە. ئەگەر ئەوان خوێندنەوەیان بۆ ئێمە لەبەردەم کریدیت هەین، ئێمە لەبەردەم مێژوویان، مێژوویەکمان لەبەردەستە زوو ئەتوانین تێپەڕین ئەگەر دەست بکەین بە مناقەشەی چیزی. لێرەوە زۆر 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 ببوورە بە ئەکەمەوەتەوە هیچم نەوتۆ جارە لێرەوە ببوورە لێرەوە لە ڕێگەی پرۆژەی ڕەخنە لە خۆم
فرسەت دەهێنم و پرۆژەی ڕەخنە لە خۆشم ئەگەر پرسیارە بوو پێم بڵێن ئایا فیلمەکان بیرەکەنەوە؟ ئایا ئەکرێت فیلم وەک شێوازێک لە تەفەلسوف سیر بکەین؟ سینەما ئەتوانێت ببێتە مەرجەعێکی فەلسەفی؟ ئایا سینەما ئەکرێت وەک دەوایەکی فەنتازی و بیریاری بێت؟ ئایا گەر فەلسەفە خۆشویستنی حکمت بێت سینەما ئەتوانێت خوڵقێنەریە و حکمەتە بێت؟ ئایا سینەما ئەتوانێت فۆزای ناو سیستەم و کۆنتڕۆڵ بێت؟ فیلم ئەتوانێت بیر بکاتەوە یا بێشایەتێکی بێلایەن بێت لەسەر فیلمەکەی ئەکرێ وێنە نوێنەری خۆش بێت یا ناخوداگا فیلم خەونە یا واقعی گریمان کراوە ئەکرێت دوێنە وەک جوانکاری فکر ببینین کاتێ لە هەوڵدایە بۆ جوڵاندنی بەختەوەری لە کەینونەدا لە ڕێگەی شاعریەت و وەسف یا وێنەی فیلم ببێتە ئیشکالێتێکی فەلسەفی دوای ئەوەی بێتە نێوان بینەر و سکرین لە وێنەی زەهنیەوە بێت وێنەی بەسەری و بێتە داگیرکەری بیست و دەسەڵات و زمانی ئاماژە ئایا بەڕاست وێنە تونند و تیژێکی ڕەمزی نییە؟ ئەمڕۆ چۆن وا بکەین وێنە پاک بکەینەوە لە پیسی و بێڕەوشتی دنیا لێرە لە داهاتوە بابەتێکمێ وێنەی جێڕانەوە لە وێنەی ئەشکەوتەوە تا سێڵفی و سناپ وەک دەزانین ئێستا ئیدی زانستی فیلمۆسۆفی کە دانیل فرامپتۆن سەرکردەکەیەتی ئەو ناوەندەیە کە تەسەووریش تازەی بۆ مامەڵەکردن لەگەڵ سینەمادا هەیە ئەوەی کە سینەما بەتەنیا بۆ خۆی توانێتە فەلسوفی هەیە فرامپتۆن ڕای وایە سینەما قەوارەیەکی دینامیکیە توانای بیرکردنەوەی هەیە و سینەما وەسیلەیەک نییە بۆ شەرحی فەلسەفە بەڵکو خۆی فەلسەفەی و پەیوەندی فیلم و بینەر و پەیوەندیشی وەشمەندانەیە اینجا ئەنتەرتێنمێنتانە ئێستا پلاتفۆرمی فیلمۆسۆفی باوەڕی وایە فیلم پانتایەکە بۆتە فەلسوف چکە دەسەڵاتی وێنەی هەیە پرسیارەکە ئەوەیە ئێگەر وێنە دەسەڵاتە چۆن پارێزراویکەین لە بەهاو لانەدان لە کوشتنی عەقڵی ڕەخنەیمان بۆ وەڵامدانەوەی پرسیارە خۆمان لە مێژووی بیری فەلسەفیدا یعنی لە ڕاستی ئەگەر کاتم زۆر نەماوە بە ئەمانە پەڕێنم بۆچی من باسی 5 دقیقم بێت کۆتایی پێێن یعنی من بۆ ئەوەی بگەمە سەرە و خاڵی کە فیلمەکانی من ناتوانن ینی شکستیان هێناوە لە جێڕانەوەیە و لاوازن لە دروستکردنی کۆنسێپتە بە غیابی ئەم مناقەشاتی فکری و فەلسەفی ئەزانن بەناو ئارتیستەکان چونکە کاراکتەری ئارتیست کامڵ نبووە لەناو کۆمەڵگەی یعنی شخصیەتی مرۆڤی کە پێوتێ ئارتیست شخصیەتێکی ناکامڵە لە بەڕووی هۆشمەند نییە بە دنیا و ئەمە کائینەش کاتێک ئەبێ بە فیلمساز یعنی تەکنیشی ئێمە گەشەی کردەوە ئەوەی کە ناو تەکنیک بەس نازانین بژێڕینەوە بۆ دنیا قدرەت یەکنامان نییە بە دنیا و ئەو فیلمانەشی کە دروستمان کردووە قدرەتی ئەویان نیە بە بەڕەفرەستی بەکەم کەسم باوەڕی خۆمەوە و من ئەو پرۆژەی کە ناو پرۆژە ڕەخنە لە خۆم هەمووانێ لە وەرکشۆپەکان ئاگادار بوون باسی ئەمەم کردەوە کە من لەبێ بە خۆمە بچمەوە و چکە فەنجیت با بڵێن کایەک نییە بۆ تاقیزکردنی من یا تۆ یاویتی لەبەرەوە بە گرنگی ئەزانم لەناو ئەکادیمیایە هەم وانەی عەقڵی ڕەخنەی یا ڕەخنە یا گوتانی ڕەخنە بەگشتی هەم وانەی فەلسەفەی سینەما زۆر بە خەست و خۆڵی بخوێنێت چکە وەک گوتم بمە لەم وەیڤەیە گەنجێکی تازە یاخیمان نەبینی ڕاستە توانیان بینەربێنە ناو سینەما لەبەرەوە ئێستا باز لە ئیتیجاهاتە فەلسەفیەکانی هێنم کە ویستم باز لە حەلقەی فرانکفۆرت بکەم کە ئادۆرنۆ و هۆرکهایمەر و ڤالتەر بنیامین کە ئەو دوانە ئادۆرنۆ و هۆرکهایمەر باز لەواکەن کە سینەما ئیتر سەرمایەداری بەکارهێنێ لە کتێبی پێشکەشی دکتۆرم کرد بۆ جێلکردنی مرۆڤ بۆ جێلکردنی بینەر بۆ دیسپلینکردنی و بهێنانە ناو هەوڵەوە بۆی کە ئەجێندەکانی خۆی ئەراسمالێت ئەجێندەی خۆی پێجێبەجێ بکە بۆ بینەر مەستەکە بۆی کە حتا دۆڕۆ باسیەوە کە ئەم حیکایە دووبارەیە بێت سکرەپت چیرۆکێک بێ سەرەتای هەبێت هەتەڵەوە لەسەر سیناریۆ قساکە لە دیسپلین کراوە بۆی قارەمانێکە بێ کلایماکس هەبێ نهایەتیش خۆش و ناخۆشە ئەم دووبارەکردنەوەی مملە و لەگەڵی ئادۆرنۆڵێ ئەم خێرایی لە وێنە ئەم سورعەتە لەناو وێنەیە قدرەتی وەنایە بینەر هینکات تەئەمول بکات بەرامبەری ڤالتەر بنیامین ڕای وایە نەخێر کە ئەکرێ سینەما جۆرێک بە لە سەورێت و بەدەزێنانی دیموکراسی بۆی کە لە تەقدیسی خۆناغی پێشەوەیە ئەو وەڵێ کاتێکە چین بۆ لای مۆنالیزا بۆ بە قەقسێک چین بۆ لای مۆنالیزا ئەم وێنەیە ببینین سەیریکەین پیرۆزکراوە سینەما لە هەست لەگەلێک لە حەزایەتوانێ وێنانە بۆ بجێسەوە بۆ شوێنێ ئەم ڕیتواڵە مقدسە ئاینی میتافیزیقی کۆتایی پێنا سینەما با ڕای وایە با بینەری متەشەتتیش دروست بکە
بەڵام شوێنێکە بۆی قدرەتی دەبێتی تیا دروست بێ و ببێ بە بەشێک لە هۆشیاری گشتی وهكذا لەگەڵ ینی ستانلی کافێل کە ڕای وایە کە ئەبێ فیلم بەشێک بێ لە ئاشبوونەوەی مرۆڤ لەگەڵ خودی خۆیان مرۆڤ لەگەڵ دنیا چکەوە ئەڵچێک کاتێک ئێمە لە شاشەیەکە لە هۆڵێکا دانیشین لەسەر کورسیەکی جێژیر بەرامبەر بە شاشەیەک دنیایەکە بینین کە ئێمە ناتوانین لەمسیکەین دنیایەکە بینین کە ئێمە ناتوانین بچی لەناوی بەڵام اعترافەکەین بۆ فریسانی کە لە بەردەمانن اعترافەکەین بۆ چیرۆکی لە بەردەمانە کافل زۆر گرنگە دەڵێ کاتێکە لەناو هۆڵێکی تاریکا قدرەتی اعترافکردنە هەیە بەو ژیانەی کە ناتوانانی بیگەیتەوە هیچ لە داواناکە و ناتوانانی تیا بژی و لەمستەکە کە چوویتە دەرەوە لە هۆڵەکە اعتراف بکە بە ژیان اعتراف بکە بە بەرامبەرەکە بەرحاڵ زۆر ماڵ بەڵام نەمزانین سەعادەوەەکەمە ئەو یەک دەرەنجام ببوورم یەک دکتۆری جان ببوورە بەڵێ بەڵ یەک دەرەنجامی بەسی دێ لەسەر ئەم قسانەی کە کردم با لەسەر فیلمەکان یەک قەیناکەمن قەینا یا بە من تایە پاسەکە بە بڵە ڕاستیە کاکە حەمە من ویستم لەسەر قسەکردن لە مناقەشەی بینی فەلسەفە و سینەما ئەو ئیشکالیەتە دەرخەم کە لە فیلمەکانمانە چکە لە دوازارە ئێمە کە ئەچینەوە ناو سکریت پلی ئەچینەوە ناو سیناریۆ قاچەخینەوە ناو ئەدەب و ناو فکر ئێمە لێرە ئیشکالیەتمان هەیە ئاخیر دەرەنجام لەسەر بری برادرانم چاوەڕێ ئەمن بۆ ئەمە هاتووم ڕاوڕێکانم فیلمەکانی ئەو شەپۆلی کە لە پەیکەری دڵەوە دەستی پێکرد تا ئێستا کە من هەموو هاوڕێیانی کە ئیشیان کرد بە خەبات جێڕیان نەزانم ئەوی لە کوردستانە ئیشەکە بە خەبات جێڕێزان لەبەری دروستکردنی فیلم قورسە جەماوەری بۆ دروستکردین ئێستا چۆن ئاراستە بکەین بۆ کاریگەری وانی جەماوەر دەستی پێکرد وام شەڕابێ دەست پێ بکەین شەڕی نەقد لە یەکتری شەڕی ڕەخنەی جددی لە یەکتری بە دەست پێ بکەین بەبێ ترس بەبێ سایکۆلۆجی وام وەیڤە ئەمەی دروست کرد کاریگەری دنیای ڕێکلام و دروستبوونی ئەکادیمیا نەوەی تەکنیشی بۆ دروست کردی نەوەیشی تەکنیکەڵی زۆر بەحس کە ئێستا سلێمانی لە چاو عێراقا من بەگوێی خۆم لە ئیشانەی لە بەغایشم کردوڵێن هۆلیوودی عێراقا بەڵام باشترین شێوەش پێیان گەیاندون کە ئەمە زۆر گرنگە بەڵام نائامادەی فکر ناسی ئەدەب ناسی فەلسەفە ناسی ئستاتیک ناسی ڕاحناسی هەیە لەم پاشە و مامەڵەکردن لەگەڵ فیلم وەک ڕێکلام کە ئەگە دوایی ویسما قسە بکەین لەسەر مەسەلەی سکێچواڵ کاری پریپرۆدەکشن مەسەلەی ئامادەکردنی ئەکتەر و مەسەلەی ئارت دایرەکتەر و تەنانەت مەسەلەی ئەوەی کە چۆن ڕێکلام هاتوۆتە ناو فیلمەوە وشکستێنانێکی گشتی فیلمەکان لە هونەری جەڕاوە باگشتی هەموو فیلمەکان شکستیان هێناوە لە جەڕاوە و هونەری کارکتەر سازی هونەری دیالۆگ سازی بەگشتی هونەری نووسینی سکرێت پلی زۆر مشکلێکی گەورەی ئەمەوەی فێ ئەو فیلمانەشی کە شمولی ئەم ڕێی منەکەن پەیکەری دڵ کە میوزیکەڵێکی زۆرتر کە من ئێستا خۆم دەرێنێ و فیلمە سێرەکەم لە میوزیکەڵێکی هیندیە چێ فیلمی سفرنۆ کۆپیەکی تەواوی بریکن بات کە خۆم ڕۆڵی سەرشیم تیابینیەوە فیلمی تەمی بابا کۆپیەکی تەواوی 100 نێتفلیکسی فیلمی بێنیشتیمان سەرشێشەواوی لە فۆرم و شکست لە جێڕانەوەیە فیلمی ئەزمون بە هەمان شێوە فۆرم و شکل و شکست لە جێڕانەوەیە فیلمی شین ڕفرەنسێکی ئێرانی فیلمی ئالوودا دووبارە شکست لە سەرێشەوان لە فۆرم و شکست لە جێڕانەوەیە کفن کۆپیەکی پیوری ئیشە تورکیەکان فیلمی کۆڕەنا خۆشەویستی لە سەردەمی کۆڕەنا کە هی خۆمە فۆرمێک سەرێشەواوی لە فۆرم و شکست لە جێڕانەوە زەوی سەخت ئاسمان دووبارە فۆرم و شکست لە جێڕانەوە بەڕازی لە شینەکەم نەدیوە و وەیڤێک لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە فیلمی هیچ و منهۆڵ و باوەڵ و بات جۆرێک لە فیلمی سناپین چکە سەریا دروستیانەکەن ناوە فیلمی سناپچات بۆ پەڕی ڕێزۆ کە خێرا دروستیانەکەن بەڵام لەگەڵ هەموو ئەمانە داوانەمە زۆر خێرا باسم زۆر وەرێکی قسەمێ لەگەڵ هەموومانەبانە ترسین و دەست پێ بکەین پێکەوە دواتریش من لەبەر هەر هەمووتان هەڵاسم و فیلم سازانە بە هەڵە ڕاحنەکە تێنەکەن ئەبوو ئەمێ بکەین نەقسەکردن ڕێز و خدمەت بوو برەوە زۆر سیاس بەڕێزان لە باشووری کوردستان ڕەفلەکتێکی سینەمایی ناوی خۆشناو محەممەدە لە ئەی ئایا بنووسە بە کوردی بە کوردی نووسە هیچ زمانێک نەبنووسە
ولسه خۆشناو محەممەد ڕێکخراوی سینەماییکی ێبزانە چۆن ستایشی ڕێکخرێت بەڕێزان ئەو خۆشناو محەممەدە زیاتر لە 650 فیلمی ناوخۆیی و دەرەکی ئەناڵایز کردووە شیکاری ئەکادیم بە پێوەرزیانەکان 650 فیلم درامە و من ئێستا بە ئێوە ڕاگەێنم خۆشناو محەممەد بە قەبارەی 11 کتێب نووسینی هەیە باشە لە هیچ کام لەم فیلمانەی کە من شیکاری بۆ ناوەکان یەک دەهێنەر بە بۆستێکی شۆژنایی نەکردووە بە تەلەفۆنێکی بەسەر نەکردووە لە کاتێکا نووسینەکانی من لە سەردەمی ساراماگۆ و سیمۆن دیڤۆڤار و ژان پۆڵ سارتەر و نیچە و چیخۆ و هەموو فەیلسوفانێک هەموو خوێنەرێکی زۆر باش بوو بەسوومەتەوە بە سینەماوە زیاتر لە چل لۆبلی جیهانی بەسۆ بە فیلمی سینەماییەوە فەلسەفیانە ڕاهەندیانە چوو فکریانە مباسی لە فیلم کردووە بەڕێزان پرسیارەکە منەمەی زۆر باش چونکە من خۆم متابعی تۆ بابەتەکان ئەخوێنەوە بەڵام بۆ ئەوەی کۆڕەکەمان زۆر باش بەسەر قسەکەم و دوای بەشداریەکەمەوە دەرێنەری کورد تەری کورد نابێت بخوێنێتەوە نابێت سێری ئەم مرۆڤە بکە ئەم هەموو مادوێتی هەیە 7 ساڵی ڕێکە من نووسینەکان لە سەردان بەبێ بەرامبەردانە یعنی بڕوا ناکەم ئەوەی هیچ حەزی لە هونەر بێ نووسینەکانی من باس دەست خۆش دکتۆر شاد مستەفا پرۆفیسۆری یاریدەری ساقی ناسر مەقاڵە شێوازی تەقلیدیەکەی بە جارێکی تر ئەم بۆ سەرۆکی بەشی ماکی من ئەسڵیە لە چوارچێوە تیۆرەکە قرارە ئەمڕۆ بابەتەکانی خۆی خۆی شێر بکات ئێمە ئێوارەتان باش زۆر بەخێر بێن لە ڕاستیا قەت چاوەڕێوە نەبووم ئەم هەموو هاوڕێ خۆشەویستە لێرەیە کۆ ببنەوە بەڵام ئینستیتوتی داکۆ دیارە استراتیجی کۆکردنەوەی خەڵکی زۆر پرۆفێشنەڵانەیە و زۆر سپاسیان دەکەم و بەڕاستی هەوڵێکی زۆر باشە دەن لە کاری کەلتورا کە هیوادارم بەردەوام بن یعنی ئەمە دووەمین کۆڕیانە کە بەم شێوازە خەڵکێکی زۆر لی کۆ بێتەوە کە لە شوێنی ترا من ماوەیەکە زۆر دەرەکەوم خۆم زۆرم ڕق لەو دەرکەوتنی خۆمە بەڵام نەمبینیوە ینی کۆبوونەوەی لەم شێوازەی ئەمڕۆ و ڕۆژەکەی پێشووتر نەبینەوە دەستان خۆش بێ هاوڕێیان ئینستیتوتی داکۆ بەڕاستی ئێوە خەڵکێکی ئیشکردن و استراتیجێکی زۆر جوانتانەیە و ئەرزانتانێت چی بکەن لە هەموو شتێک گرنگتر بەڕاستی ئەوەیەکەوە ئەزانن چیەکەن و بۆچی شەیکەن سپاسگوزارم لە ڕاستیا بەشێکی باش لەو قسانێکە قرار بوو من بیکەم کاکشوان کردی چکەمەوە ڕێکوتبووین من لەسەر لایەنە تیۆرەکە قسەکەم بە حکمیەوەی ئیشی من لە ناو زیاتر ناوکای تیۆری فیلم و ئەو جۆرەشتانەیە بەڵام کاکشوان زیاتر چۆوێ من چاوەڕێی ئەوە بووم لە ڕاستی ئەو زیاتر لەسەر دیوە پراکتیکێکە قسەکە من هەندێک پێشێکی تیۆریەڵم ئەو کاتە منەکەومە گیانی ئەویش و هاوڕێکانیشتین چکەتر سەرێمە لە ڕاستە من حەزمە کرد ئەو قسانەی من لەسەر پراکتیک و لەسەر شیکاری فیلمەکانێکم کاک خۆشناوبی کردارە بەرەوەی کە من یەکێک ملوانەی زۆر دڵبەندی نووسین و شیکاریەکانی کاک خۆشناوم کەوانەی لە فیلم سازاندایانێ چەوانەی لە ناو ئەکاونتە تایبەتێکی خۆیاندایانێ من لە نزیکەوە یەکتریمان نەدیوە بەڵام ینی کە هەڵسایە سەر پێکسەر ناسی مۆژکە وێنەکەی لەسەر ئەکاونتەکەی خۆیەتی بۆی کە لە چوارچێوەی بابەتەکە دەرنەچون لەبەرەوەی کە ئێمە تۆزێ مەحکومین بەو دال نقطە و شتانی کە بە دوامانەوەی ئەبێت تۆزێک چڕتر و ئەکادیمیانەتر قسە بکەم سینەما و پەیوەندی نێوان سینەما و واقع و حەقیقەتێکێکە لە کێشە هەرە دێرین و ئاڵۆزەک بنەڕەتیەکانی فیلم و فەلسەفە و تیۆری سینەماش لە هەمان کاتە لەو کاتەوەی کە جیهان لە کۆتایی سەدەی 19 شاهدی یەکەمین نمایشی گشتی برانی لۆمێر بوو لە گران کافەی پاریس ئەم پرسیارە ئەپستمۆلۆجی و ئەنتۆلۆجیە سەری هەڵا ئایا سینەما ئامرازێکی تەکنۆلۆژی بێلایەنە بۆ تۆمارکردن و ڕەنگدانەوەی ڕاستە و خۆی واقع یان دەستگایکی ئایدۆلۆجی و زمانەوانی و تەکنیکیە بۆ دروستکردن و شێواندن و سەر لە نوێداڕشتنەوەی جیهان ئەمە بنچینەی مامەڵەکردن و پەیوەندی نێوان سینەما و واقع و سینەما و حەقیقەتە فەلسەفەی کلاسیک بۆ ماوەی پتر لە 2000 ساڵ لە ڕێگەی ئەپستمۆلۆجیاوە و لە ڕێگەی ئەنتۆلۆجیاوە پرسیاری حەقیقەت چیەی هەر کردووە و دەمێکە ئەم پرسیارە وروژێن بەڵام کاتێک کە سینەما وەکو میدیۆمێکی بینراو و بیسترا و یەتەکایەوە بە شێوازێکی تر ئەو پەیوەندیەی نێوان دیاردە و جەوهەر بریندارەکە بە جۆرێکی تر ئەو پەیوەندیە دەستکاریەکات و خوڵتریشیەکاتەوە بە شوێک لە شێوەکان کاتێک لە پێشەکی کتێبی فیلمۆسۆفی دانیێل فرانکتنە کە کاکشوان ئاماژەی پێکرد باسی لە سەرەتای کتێبەکەی دانیێل فرانکتن قسەیەکی ماکسیم گۆرگی داناوە کە کاکشوانیشە ئاماژەی پێکرد کە ساڵی 1996
لە رووسیا ئامادەی بینینی یەکەم فیلمی سینەما بێ کە فیلمی براکانی لۆمێرە گۆرجی پێشەکیەکی نووسیە من 2 دیێڕی لێ خوێنمەوەڵێ شەوی ڕابردوو لە شانشینی سێبەرەکان بوو جیهانێکی بێدەنگ بێڕەنگ هەموو شتەکانی ئەوە یەک ڕەنگن خۆڵەمێشین ئەوە ژیان نییە سێبەرەکەیەتی جوڵە نییە تارماییەکەیەتی کە بێدەنگە ئێمە لەم وتەی گۆرجیەوە لەوە تێگەین کە سینەما ئەخۆ حەقیقەتە یان سێبەرە ئەو پەیوەندیە چییە لە نێوانی ئەم دوانەیە لە چوارچێوەیە تیۆری سینەما لە نێوان دوو جەمسەری دژبەیەکە قسە لەسەر خودی شیکاری پەیوەندی نێوان سینەما و واقع و سینەما و حەقیقەتەکەن کراکاوەر بە دیوێک لە دیوەکان پێی وایە فیلم ڕزگارکەری واقعە و دۆزینەوەی حەقیقەتە شاراوەکانە لە بەرامبەری ئەوەیە دانیال فرامپتن هەر لە ناو کتێبی فیلم فلۆسۆفیا قسە لەسەرەوەکە کە کۆتایی فەلسەفە لە ناو سینەمایە چونکە فیلم بنەمای داهاتوویەکی نوێ بە فەلسەفا بەخشێ جان لۆ گۆداریش لە شەهێنخان لە بیداەتی قسەکانی ئاماژەی پێە کە هێتە سەر قسەکردن لەسەر حەقیقەت و سینەما ئەویش پێمانەڵە سینەما حەقیقەتە لە 24 جار لە چرکەیەەکە مەبەستی لەوەیە فیلمی سینەمایی نەگەتیڤ لە سەردەمی نەگەتیڤە هەر 24 فرێم لە چرکەیەکە ڕانی 24 وێنە لە یەک چرکە تۆمارەکە کەواتە 24 حەقیقەت تۆمارەکە فیلمی سینەمایی کە ئەمە لە دواییە قسەی زۆری لەگەڵەکرێت بەڵام هەمیشە حەقیقەت لە نێوان تەکنیک ئایدۆلۆجیا و بینینە لە گۆڕانە بووە هیچ کاتێک نەمانتوانیوە ڕوانینێکی دیاری کرا و دەستیشان کراومان هەبێ بۆ حەقیقەت چ ئەو حەقیقەتەی کە لە ناو ژیانی واقعیا هەیە و فەلسەفە ئیشێکی زۆری لەسەرکاکە و کای من نییە و نامێ بچمەناوی بەڵام من قسە لەسەر ئەودیۆی تریەکەم حەقیقەت لە ناو سینەمایە چییە جیاوازی نێوان حەقیقەت و واقع خۆی چییە ئایا حەقیقەت واقعە یان واقع حەقیقەتە ئایا واقع گەورەترە لە حەقیقەت گەورەترە لە واقع ئەمانە لە ناو سینەما چۆنی مامەڵیان لەگەڵ کرد ئەگەر لە نەناو گوتاری فەلسەفیا سەیریکەین حەقیقەت پێناسەی خۆی هەیە کە من ئیشم پێی نییە لە ڕاستیە و پێویست ناکە ئێوەشی سەری ئێوەشی پێوە بێشیان و بە هەمان شێوەش واقع بەڵام کاتێک بینە سەر ئەنتۆلۆژیای وێنە یا قسە لەسەرواکەین کە سینەما چۆن مامەڵە لەگەڵ ئەم نوعشتانەکە پێویستیمان بۆیە بە ناچاری بگەڕێینەوە بۆ هەندێک لەو سەرچاوانی کە سەرچاوی تیۆرین و ئەبێ پشتیان پێبستین بۆی کە شیکارەکەمان شیکارێکی تا ڕادەیەک زانستی و بە دیوە لە دیوەکانیشە ئەکادیمی بێ یەکەم کەس کە قسە لەسەر ئەم جۆرە پەیوەندیاکە یاخود حتمما پێش ئەو قسەی زۆری لەسەرکراوە بەڵام نزیکترین کەس بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پشتی پێبستین و قسەی لەسەر بکەین ئەو دیدەی ئەندرێ بازانە دەربارەی مۆمیاکردنی کات و ئاماژەی ئەندەکسەڵ ئەندرێ بازان پێی وایە کە داکۆچیکردن لە وێنەی واقعی ئەو ترسەی ئینسانە لە دەستچوونی کات چۆن لە مسریە کۆنەکان هەڵیاندا کارکتەرەکانی خۆیان مۆمیا بکەن لەبەرەوەی کە ئەترسن لە فەوتان و نەمان و دیارنەمانی ئەم شکڵانە سینەما و لە دروستبوونی یەکەمین فۆتۆوە سینەما سەرقاڵی وەستاندنی چرکە ساتە مێژوویەکانی ناوژیانی ئینسانە تەنانەت لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە تۆکە ئێستا هەمومانێکی کامێرایەکمان بەدەستەوە هەمومان مۆبایلێکی زیرەکمان پێەیە بۆچی وێنەگری کاچیتە شوێنەکەەوە بۆ کە گەشتێکی شوێنێکی خۆشەکەی ئەڵێ یەک دقە بۆسە با من وێنەیەکی ئەمە بکرم وێنەی شوێنێکی تر بگرن لەبەروی کە ئەمە ترسێکمان هەیە لە فەوتان بۆ وەستاندنی ئەو چرکە ساتە مێژووی کە پیاە تێپەڕی ئیتر شادە ناشادە هەرچی شتێکە بۆ ئەوی کە جارێککە تۆ بتانی واقع لە ناو فرێمێکا بوەستێنی پەنا بۆ دروستکردنی وێنەیەکە بین ئەندرێ بەزان پێی وایە ئەم وەستاندنە یەکەمین پەیوەندی نێوان حەقیقەت و واقعە بۆچی لەبەروی کە ئەو ئەڵێ لە هاتنەکایی تەکنەلۆجیا و هێزی میکانیکی وەستاندنی ساتێکی ژیانی ئینسان ئیتر ئینسان خۆی وەکو بۆ نمونە وەکو نیگارکێشێکی شێوەکاری نییە بیاوێت تابلۆی شوێنێکمان بۆ دروستکە بتوانێت هەست و سۆزەکانی خۆی تێکەڵاوکە نەخێر چاوێکی میکانیکی هەیە وەکوی کە ڤێرتۆف باسیەکە چاوێکی میکانیکی هەیە و لەحزەیەک لە لەحزەکانی ژیانمان لە شوێنێکا بۆ ئەسێنە پێمانەڵێ ئەمە ئەو واقعەیە کە ئێمە پیای تێپەڕین ئەمە ئەو شوێنەیە کە ئێمە پیای تێپەڕین بۆیە ئەندرێ بازان کە قسە لەسەر چەمکی مۆمیا کۆمپلەکسەکە و قسە لەسەرەوەکە کە مرۆڤ هەمیشە ئەو ترسە دەرونیەی لە تێپەڕبوونی کات و مردن هەیە بۆیە هەر لە مصری کۆنی شاوک ئاماژەمان پێیا جەستەی مردوەکانی خۆیان مۆمیاکەن بۆ ئەوەی کە ئەم جەستانە لە بیر نەچنەوە داهێنانی فۆتۆگرافی بەلای بازانەوە گۆڕانکاریەکی معرفی مەزنە چونکە ئەو پێی وایە بۆ یەکەم جار لە مێژووە وێنەیەک بەبێ دەستێوەردانی دەستی مرۆڤ و تەنها لە ڕێگەی چیمیا و فیزیاوە کە لێنزی کامێراکەیە دروستە بێ ئەمە ژواکە وێنە
جۆرێک لە جۆرەکان خاوەنی innocent یا object innocent بێ، ینی خاوەنی بێگوناهیەکی objective بێ، بێگوناهی مەبەستی لێ بێلایەنە، ئەم وێنەیەوێنێکی بێلایەنە لەبەرەوەی کە ئینسان ناتوانێت هەست و سۆزەکانی خۆی تێکەڵاوکە. لە بەرامبەری ئەوە دیدیتی زۆر جیاوازتر هەیە. بۆ نمونە ئەلەکسەندر هامید پێی وایە ئێمە هیچ کاتێ ناتوانین وێنەیەکی واقع وەکەوە بگرین بڵین ئەمەی لە بەردەمانە ڕوو ئەیادەمە واقعە، لەبەرەوەی کە هەڵبژاردننی گۆشەی کامێرا بەکارهێنانی لێنز ئەو دیدە یاخود ئەو فرێمە ئەو چوارچەوەی کە بۆمان دەست نیشانەکە کامێراکە لە پشتەوە کەسێک ئیشەکە ئەو کەسە بڕیارەیە ئێمە کوێی وێنەکە بینین، ئەو کەسە پێمانەڵێت تۆ کوێی وێنەکە بینی. هەمان ئەو قسەیە کە ژیل دۆڵۆزیش لەسەرەوەی کە ئەو پێی وایە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە دروستە بێ لە مامەڵەکردنی ئینسان و وێنەیە پەیوەندی یاکو لە ژێر جەبری ئەو شێوازە بیرکردنەوەیە کە لە پشتی کامێراکە وەستاوە. بۆیە هەر وێنەیەکە ئێمە لە سینەمایی بینین چەندێک وێنەی واقعە ئەوەنەش وێنەی سێبەرەکەیەتی کە مەکسیم وەرجێک بۆچی لەبەرەوەی کە ئەمە خودی واقع خۆی نییە، ئەمە ڕوانینە لە گۆشەنیگایکی دیاریکراوەوە کە کەسێک پێمانەڵێ ئەم وێنەی واقعە. تۆزیشکە ئەوە بەسمەوە بەو چەمکانەی کە لیوتار قسەی لەسەرەکە لەسەر چەمچی جارێک شکە نواندنەوە یا ڕپرزنتەیشن و بە شێوازێکی تر دروستکردنی واقعەک لەناو هایپەر ریاڵەتیە کە هیچ پەیوەندیەکی بە خودی واقع خۆیەوە نییە، ئەوە چەندێک نزیکمانەکاتەوە لە حەقیقەت. لە دوای یا حتمما ئەم ئیشکردن و ئەم ئیشکردنە جیاواز و تایبەتانەی کە ئەندرێ بەزانەی کە ئەچێتەوە ناو سیمۆلۆجیا و ئەچێتە ناو ئیشکردنەکانی چارلز پێرس و بنەمایەکی تری سۆسیێری بۆ دروستە بێ بۆی کە ئێمە بتوانین وێنە و نیشانە لە یەکتری جاکەنەوە لەبەرەوەی کە بەشی زۆری ئیشکردنی وێنە کەمتر مامەڵەکردن لەگەڵ دەلالەتە بەقەدرەوەی کە وێنەوەکو ئایکۆن تەماشاکرێت، لەبەرەوەی کە وێنەی سینەمایی ناتوانێت گزارش بێت لە جگە لە خۆی. بە تایبەتی لە ناو سینەمای ڕیالیستیات ئەو سینەمایی کە سەرقاڵی گواستنەوەی وێنەی واقعە بۆ ئێمە ناتوانێت هیچی تر بێ خۆی نەبێت، لەبەرەوە ئایکۆنە ناچێتە ناو دنیایەکی سیمۆلۆژی سەختەوە مەگەر لە دوایە کە سینەما زیاتر گەشاکات و هەنگاوێک دەچێتە دەرەوە لە سینەمای واقعی بۆی ئەتوانێت بەم شێوازە مامەڵە بکات. بازان پێی وایە ئێمە بەم شێوەیە ئەتوانین دژایەتی واقعێکی دەست نیشان کراوە بکەین کە سینەما کردی بە تایبەتی لە هاتنەکانی جۆرێک لە تەکنیکەوە لە تەکنیکەکانی بۆ نمونە دیپسۆفیلدا، ینی لە گرتەی قوڵاکە بینەر سەرپشکەکە لەوەی کە تەماشای کوێی وێنەکە بکات. لە سینەمایە کاتێککە ئۆرسن وێلز لە بەرهەمهێنانی فیلمی سیتیزن کەینە بۆ یەکەم جار دیپسۆفیل دروستەکە، لەنزێکە هێنێ لەنزێکی 16 ملیمی ڕوونە لە کامێراکەی ببەستی هەموو شوێنەکانی وێنەکە هەمان ڕوونیان هەیە. کاتێککە هەموو شوێنەکانی وێنەکە هەمان ڕوونی هەبێ ئەمە خوێنکارەکانی بەشی فیلمسازی بیریانە لە فیلم تیۆریە مێشک مردە بوون بەم چەمکە، لەبەری کە چەمچێکی قوڵی فەلسەفیە بۆ بەرەو ڕووبوونەوەی واقع. وێنەیەکمان هەیە لە قوڵاییە فیگەرێک ڕوونە، لە پێشی پێشەوە فیگەرێک ڕوونە، لەم بەریشەوە فیگەرێک ڕوونە. ئەندرێ بازان پێی وایە هەڵبژاردننی ئەم جۆرە سەرپشکردنی بینەرە لەوەی کە تەماشای کوێی وێنەکە بکات. فیگەری جیاوازی تایە، بەڵام تۆ ئازادیرەوەی کە سەریکان فیگەراکەی، بۆیە ئەم کاتە دیسان جارێکی کە تۆ واقع نابینی، تۆ حەقیقەت نابینی، تۆ سێبەری حەقیقەتێکە بینی کە ئازادی کردووی لەوەی کە تۆ تەماشای کوێی وێنەکەکەی، بەڵام لە ڕاستیە تۆ لە واقع ئازاد نی تەماشای کوێی وێنەکەکەی. بۆ نەگەر ئێمە ئەو پەردانە لابەرین و سەیری دەرەوە بکەین، ئەو وێنەی کە چاوی تۆی بینێ هەر وێنەیەشە کە لەنزی کامێراکە تێبینێ، مەگەر ئەوانەی کە سینەماتۆگرافەرن لە من شارەزاترن لەنزێکی وایدی بخەینە سەر بۆی کە قوڵتر وێنەکەمان پیشان بە. بەڵام ئێمە دنیا ئەبینین تەنانەت لە سینەماشە لە دوایە کە ئەندرێ بازان قسە لەسەر نیوڕیالیزمی ئیتالیەکە و پێی وایە ئەو وابەستەی نیوڕیالیزمی ئیتالی لەگەڵ واقع ئاوامان لێکە ئێمە وێنەیەکی ڕاستەقینی ژیان ببینین، بەڵام ڕەخنەی ئەوەش هەر هەیە کە ئەڵێن بە پێچەوانەوە تەنانەت خۆشیان ئەتراف لەسەرواکەن کە ئێمە لە نیوڕیالیزمی ئیتالیشە واقع بینین، بەڵام لە پەنجەرەیەکەوە. ئەم پەنجەرەیەش کە فرێمێکە وەکوی کە چۆن لە سینەمایی بینی، تۆ پەردەی لا بە سەری دەرەوە بکە خۆ تۆ هەموو شەقامی سالم نابینی، تۆ هەرەوە نابینی کە پەنجەرەکە ڕێگەتەیە. سینەماشە ماکە، سینەماش فرێمێکە، تۆ لە چوارچەوەی ئەوەنەوە بێ نابینی کە ئەمەندەیە کە ئەوەندەی لەنزی کامێراکە توانستی گواستنەوەی وێنەکەی بۆ تۆ هەیە. لەبەرەوە ئەو پەیوەندی کە هەیە لە نێوان سینەما و واقعە و سینەما و حەقیقەتە جۆرێکە لە وەهم کە فیلم سازان بۆ ئێمەی دروستەکان، هەر هەمویان سەرقاڵی فرۆشتنەوەی واقع و وەهمی واقع و حەقیقەتن بە ئێمە ئەو حەقیقەتەمان پێڵێن کە خۆیان لی تێگەشتن. هەرەمە ئەو گۆشەنیگایە کە با بڵێن پەرسپێکتیڤ دروستێکە، گۆشەنیگای دەرهێنەر بۆ ئێمەی دروستەکات، چونکە ئەو
بە چ دیدێک چیرۆکێکمان بۆ جێڕێتەوە ئێمە بۆ دیدە دنیا بینین ئەو نمونەی ئەو فیلمانەی کە کاکشوان ئاماژەی پێیان هەموو فیلمانەی کە لەم 10 ساڵی دوایە لە کوردستانە دروستکراون هەر هەمویان چۆنیان ویستە بێ واقعی کۆمەڵاتیان وەها پیشانی ئێمەیە بەڵام ئایا ئەوەی کە ئەوانەی کەن ئەمە حقیقەتی واقعی کۆمەڵاتی و سیاسی کوردستانە یاخود ئەمە دیدی کاکە حەمەیە لە فیلمی شینە پێمانەڵێ ئەم جۆرە لە واقع هەیە ئەمە دیدی کاکشوانە لە پەیکەری دڵا پێمانەڵێ ئەمە جۆرێکە لە واقع ئەو تۆزیشکە ئەگەر شێن خان مەجالیان تۆز زیاتر قسەی لەسەرەکەم مەڵزە بەڵێ باش کاکشوان ویستی ئاماژە بە قوتابخانەی فرانکفۆرت و ئەو پەیوەندی قوتابخانەی فرانکفۆرت و ئەدورنۆ و پاسیڤ بوونی بینەر بات کە ئەمە لە ڕاستیایەکێکی ترە لەو چەمکانی کە ئەبێ بوەستین لەسەر و قسەی لەسەرەوە بکەین و ئەو جیاوازیەشی کە هەیە کە لە ڕوانین لە حەقیقەتە لە نێوان ئەندرێ بازان و ئەوانی ترا بە تایبەتی جۆرێک لە دەستکاریکردنی حقیقەت و واقع هەیە کاتێک کە سینەمای سۆڤێتی ئەگاتە شوێنێک و تیۆرێکدا هێنێ بەناوی تیۆرەی مۆنتاژەوە کە تیۆرەی مۆنتاژدایە ئیزنیشتاین کە ئەبێ بە یەکێک لە دیارترین ڕابەرەکانی تیۆری مۆنتاژ طبعاً هەمیشە منەوە قسەیەشەکەمەوە ئێمە ئیدیت با لە مۆنتاژ جیاکەینەوە مۆنتاژ بەبەستمان لە ستایلی ئیدیتی سۆڤێتیە لەبەرەوەی کە کۆمەڵێک جۆریانەیە یەکێک لە دیارترین جۆرەکان ئینتەلێکچوەڵ مۆنتاژە کە ئیزنیشتاین پێی وایە ئەگەر ئێمە وێنەی ئەی لەگەڵ وێنەی بیاکۆ بکەینەوە ئەو وێنەی کە دوای ئەو دروستە بێ ناکاتە ئەیبی ئەکاتە سی مەبەست لەمە چێ مەبەست لەوەیە لە بەیەکهاتنی لە بەریەکەوتنی دوو وێنە ئێمە وێنەی سێهەممان بۆ دروستە بێ لە زەینی وەرگرەکەمانە ئەو بینەرە خۆی مانای بەیەکەوەلەکانی ئەم دوو وێنەی تر دروستەکە طبعاً ئەمەش بنچینەیەکی مارکسیستی وازەحە کە تێز و ئەنتیتێز بەر یەکتریەکەون سەب تێز دروستەکە لەبەرەوەی کە بەشی زۆری فیلمسازەکانی سۆڤێت لە ژێر کاریگەری مارکسیزم لێنینیزم ئەمانە خۆیان ئەسڵەن کۆمەنیستن و لە ژێر کاریگەری تیۆرەکانی هێگڵ و مارکسە ئەم جۆرە لە ماتریالیزمی دیالکتیکە هێن و ئەیگوێزنەوە بۆ ناو سینەما و پێمانەڵێن نەخێر جۆرێکی تر لە حەقیقەت هەیە کە ئێمە دروستیەکەین حقیقەتێکە فیلمساز دروستێکە لە چوا دروستێکە لە بەیاکە کێشانی دووێنەیان دروستێکە ئایا لە ناو سینەمای ئێمە فیلمسازی ئێمە بیری لەم فۆرمە لە مۆنتاژ کردوێتەوە کە بتوانێت کۆمەکی بکا بۆ ئەوەی کە وێنەی زەینی دروست بکە لە ناو دیدی خەڵکە ئەو وێنەی کە کاکشوان ئاماژەی پێ ئێمە چۆن ئەم وێنە زەینی ئەتوانین بجۆزینەوە بیکەین بە وێنێکی بەرجەستەکراو لە ناو فیلما و لە ناو سینەما لەبەرەوەی کە وێنەی زەینی بە بەردەوام ئەو وێنەیە کە لە ناو خەیاڵدانی بینەرەکانمان هەیە کاتێک کە تۆ ئەم وێنە زەینیە ئەگۆڕی بۆ وێنەیەکی بەرجەستەکرا و بینەر وابەستەی ئەواکەی کە تۆ ئەتەوێ بیبینێ یعنی یەکێک لەو خەدرانەی کە فیلمساز لە بینەری ئەکا ئەوەیە کاتێک کە لە دنیای ئەدەبیات و خەیاڵی خۆی و خۆی ئەجۆزێتەوە بۆ دنیای بینین کە دنیای فیلمە ئەو کاتە تۆ دەرفەتی خەیاڵکردنی لێ ئەسەنیتەوە ناهێڵی ئەم بینەرە خەیاڵ کاتەوە بۆ نمونەکە من چیرۆکێکت بۆ تۆ ئەجێڕمەوە ئیستاڵێن شتێکی واڕوویە ئەو وێنانی کە تۆ لە ناو خەیاڵی خۆت هایبینی هەمان ئەو وێنانن کە یادەوەری خۆت دەرفەتی ئەوەی بۆ دروست کردووی تۆ خۆت فیلمێک دەربارەی ئەو چیرۆکە بۆ خۆ دروستەکەی لە زەینی خۆتە بەڵام کە ئەمە ئەجۆزرێتەوە بۆ ناو سینەما حەقیقەتێکت بەسەرا ئەسەپێنێ کە یەکسان نییە بە حەقیقەتی ئەو وێنانی کە لە بیرکردنەوەی تۆیە هەیە کاتێک سینەما وێنەیەکی تونند و تیژیشە جۆزێتەوە بە هەمان قورسایی ئەیجۆزێتەوە لەبەرکەن بۆ ئەو وێنانی کە لە ناو زەینی خۆتان بتوانی بە یەکیەوە بنەی بۆی کە حەقیقەتێک بۆ خۆ دروستکەی یاخود جۆرێک لە واقع بۆ خۆ دروستکەی جۆرێک لە ڕوانی بۆ خۆ دروستکەی وەکو بینەرکە خۆت حەزت لێت یا خۆت پێ ئاشنای بۆیە سینەما ئەتخاتە بەردەمی وێنەیەکی قورس و دیار و جێگیر ئەو وێنەیە سەپێنراوە بەسەر تۆیە کاتێکیش کە ئەدۆرنەوە پێی وایە ئەم دۆخەی بینەر لە ناو سینەمایە دۆخێکی پاسیڤە ئەو پێی وایە بە دوایە هاتنی زۆر خێرای ئەم هەموو وێنەی کە سەپێنراوە بەسەر بینەرە موقعیەتی پۆزیشنی ڕەخنەگر لە بینەرە سەنێتەوە چونکە شەپۆلی وێنە ئەوەندە خێرایە لە ناو فیلمە وا ئەکات بۆ نمونە ئەگەر پێشتر 24 فریم بوو بێ لە چرکەیەکە ئیسە کاتێککە کامێرا گۆڕێ بۆ دیجیتال بە تایبەتی کاتێککە کامێرای تەلەڤیزیۆنی دروستە بێ ئەبێ بە 25 فریم بەشێک دوایی هەندێک کامێرای تر هاوتوانی 24 فرێمەکە بگەڕێنێتەوە بۆمان چونکە ئێمە لەو بینەیە فریم ئەوەنە کەم نییە یعنی ڕاستە 24 فریم لە سانیە کاڕوا بەجاری وایە لە فیلمێکە لە شوێنێکی ئیدیتا یەک فریم زیایە لە کۆی گشتی فیلمەکە کێشەیەکی گەورە مامە دروستەکە زیادبوونی فرێمێک عنی زیادبوونی وێنەیە عنی زیادبوونی حقیقەتێکی سەپێنرا بەسەرمانە ئەو حقیقەتی کە سینەما بە حقیقەت پێمان بفرۆشێتەوە بەڵام لە ڕاستیە خودی حقیقەت خۆی نییە بنیامین و قسەکردنی لەسەر پۆزیتیڤبوونی تەکنۆلۆژیا بەشێک لە قسەکانی بنیامین یا ڤاڵتر بنیامین جۆرێک لە سەلماندنی قسەکانی ئەدۆرنۆشە ئەو پێی وایە کە ئەو جوڵە بەردەوامی کە لەسەر شاشە هەیە
بواری تێڕامانی قوڵ وەکەوەی لە تابلوکی شێوەکاریە هەیە ناهێڵێتەوە و بنیامین ئەرچێکی شۆڕجێڕیج بۆ سینەما زیاتەکە ئەو پێی وایە کە باز لە ناوچوونی ئەو هالە و پیرۆزەی هونەرەکە کە لە ناو سینەما ئێمە لە دەستین هاوکات قسەژە سەرواکە کامێرا ئەرچێکی تر جێبەجێکە کە لە توانای چاوی سروشتانیە هەر ئەوەشەکە ڤێرتۆڤ لە سینەمای سۆڤێتیا هەمیشە قسەی لەسەرەوە کردووە کە چاوی کامێرا لەسەر چاوی مرۆی یازاڵە لە بەروی کاتوانێت لەحزەیەک بۆستێنێ کە چاوی ئێمە ناتوانێن لەحزەیەک بۆستێنین بە خێراتر باڵێ بەسەر چاو من جواز لە هەندێک لەو شتانە هێنم بەس بەتەنیا ئەچمە سەر ئەو قسەی بۆ دریار و قسەکردنی لەسەر سیمۆلاکرا ئەو ڕۆژە لە کۆڕەکەی کاک دکتۆر محسینی شابامان شێ و قسەیەکی زۆر یان بابەتێکی زۆر باشی باس کرد لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێمە جۆرێک لە جیڕانەوەی جیاوازمان هەیە بۆ واقع ئەوەی کە ئەو سیمۆلیشن و سیمۆلاکراکە لە تیۆرەکانی و قسەکردنەکانی زۆری فەلسفەی پۆست مۆدێرن و مۆدێرنا هەن ئەوەی کە منەمێ قسەی لەسەرکەم ئەو چەمکەی بۆ دریارە لەسەر مەسەلەی دروستکردنی جۆرێک لە واقع کە واقع نییە ئەوەی کە ئەو ناوی هایپەر ریاڵەتی قوڵترین و ڕادیکالترین ڕەخنە لە سەرچەمکی واقع لە سینەمای هاوچەرخە لە لای فەیلسوفەکانی پۆست مۆدێرن لای بۆ دریار دەرەکەوێت بۆ دریار لە تیۆری سیمۆلاکروا و سیمۆلیشنە لە دوای شالیمتار بە هەمان شێوە جەخت لەسەر ئەمە کاتەوە ئەوەیە کە لە سەردەمی مۆدێرنەیە ئیتر ئێمە لە واقعەکان ناژین کە واقعە بەڵکو لە شوێنێکی تراژین کە ناوی هایپەر ریاڵەتیە ناوی بان واقع ئێمە لەسەر و واقعەوەین بۆچی لەبەرەوەی کە ئەو پێی وایە وێنە ئێستا سەرقاڵی دروستکردنی واقعێکە بۆمان کە واقع نییە وێنە ئێستا واقعێکمان پیشانەیە کە خودی واقع خۆی نییە و بە تایبەتی لە گەشەی تەکنەلۆجیایە وێنە واقعێکمان پێفرۆشێتەوە کە ئەم واقع وانە وای لێت هێدی ئەو واقعی کە ئەو ناوی ناو واقعی تەڵخ یا بە جۆرێک لە لیوتار پێڵێ واقعی تەرخو ئەدۆرنەوە ناوێنێ بان واقع ئەم واقعی کە ئێستا هەیە لە ناو وێنەیە وای لێ خەریکە وردەوردە واقع خۆی لاسایی وێنەکە کاتەوە بۆی وەکو ئەوی لێبێت بۆچی بە ئەمە من لە سینەما بەمە دەرەوە بۆی کە تۆزێک ڕوونتر بێ کاکشوان باسی سناپی کرد ئیسا لە ناو سناپچاتە بۆ نمونە کۆمەڵێک فلتەری تایە ئەو فلتەرانە وێنەیەکمان وا بە شێوەیەک بۆ دەستکاریەکە کە وێنەکە لە خودی واقعی کەسەکە خۆی ناچێت تۆ کەسێک کە لە ڕێی سناپەوە ئەیبینی کە لە شوێنێک ترا یانی ئەیبینیتەوەمە ئەو نییە یعنی من بۆ ئەمە تۆزە قسەی خۆشیشی تێکەڵاوکەین دوێنێ و پێرە هەندێک فرند ڕکوێستم بۆ هاتبوو لە فەیسبوکەوە زۆرم بۆیە ڕۆژان بەس سیر مەکرد دووسێ کەسی تیا هەستەکەم ئەم ناوە ناسم بەس ئەم وێنەیە ئەو نییە زۆر لی ورد بووم و دوای تێگەشتم ئەم وێنەیە بە سناپ گیرا و فلتەری سناپی خراوەتە سەر ئەم کەسە حەزەکە لە وێنەکە بچێ یعنی ئەم واقعە حەزەکە لاسایی وێنەکە بکاتەوە لەبەرەوە گەر پێی بکرێت مەسەڵەن توانێت یەک دوو پلاستیک سێرجری و شت بکارێت ئەوە بکات بۆی کە بتوانێت لە وێنەکە بچێ سینەما یاخود وێنە ئێستا سەرقاڵی ئەم عملیاتی تەزمیلانەی واقعە ئەوێ دەستکاری واقعمان بۆ بکە بەڵام لە شێوی وێنەیە پیشانمانەیە ئەمە کە ئەجۆزرێتەوە بۆ ناو سینەما بە بەردەوام بینەرێکی گەمژەمان بۆ دروستەکە کە حەزی لەوەیە واقع لەوە بچێکە لە ناو وێنەکەیە هەیە نمونەشم بۆ ئەمە ئەوەیە بمبورنەوە لام شوێن خان بۆی کە ئینەکە چەندێکی بە ئیسفادە لێ نەکرد قەیناکە بەسەر پێم بوو خۆشە دڵم پێ خۆش بوو نمۆشم بۆ ئەمە درامای کوردیە لە ڕاستیە و فیلمی کوردیە درامای کوردی و فیلمی کوردی واقعەکمان پیشانیان واقع نییە ئەوەمان بۆ دروستەکەن کە ئەدۆرنەوە ناوی ناوە بان ڕیاڵەتی ئەوەی کە هایپەر ڕیاڵەتیە درامایەکی تەلەڤیزیۆنی دو سێ ساڵ پێش یاسە لێچێ لە کەناڵەکانەوە دروست بوو خۆ ناوێرم ناوی برم بە دوای توتی بخەنە سەر ناوی بندکتەرۆک من ناوبێت درامایەکی تەلەڤیزیۆنیان دروست کرد کە هەست دەکرد کوردستان ناپۆلیە لە ڕاستیە من ناپۆلی مەهاتە بەرچاو ئەو شوێنەی کە مافیا بە شێوەیەک لە شێوەکان وا گەشەی تیا کردووە کە ئیتر ئێمە هیچ دەرفەتێکی ژیانمان نەماوە ئیلانە بێت لە چوارچێ و لە ژێر ڕەحمەتی جۆرێک لە مافیاین نەکا بکوژڕین نەکا ببرین نەکا شتێک لە شتەکانمان لێ کرد یا مەسەرەن کوردستان وا پیشانیراوە کە شوێنی گواستنەوەی مادەی هۆشبەر و شێوەیەک لە پشێوانەیە یا جۆرێک لە تونند و تیژی تر پیشانەیرێ ئەم وێنەیە وێنەی واقعی کوردی نییە کاتێ درامای کوردی ئەم وێنەیەمان بە واقع پێفرۆشێتەوە خواستی ئەو کەسەمان بۆ دەرەکەوێ لەوەی کە ئێوێ بڵێ با واقعی ئێمەش لەمە بچێ باش ئەمە غەدرێکە فیلمسازی کورد لە واقع ئێمە کە ئەنجا فیلمەکانی کە کاکشوان ئاماژێپیان بۆ نمونە سفرنەوە بۆ نمونە پەیکەری دڵەکەی کاکشوان کە خۆی دروستی کرۆ بەداخەوە من خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنام نەبینیوە چکە لەسەر ینی لەو کاتانە لە کوردستان نەبووم بەڵام بەشێکی زۆر لەم فیلمانە واقعەکمان بۆ دروستەکەن کە خودی واقع خۆی نییە فیلمسازی کورد مامەڵە لەگەڵ حقیقەت و واقعی
کۆمەڵایەتی و سیاسیان ناکە. من بە پێچوانەی کاکشوانەوە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور هەستەکەم دەستی بۆ برینێک بردووە کە برینێکە لە ناو جەستەی ئێمە، یعنی بە جۆرێک لە جۆرەکان هەوراز ئیشی لەسەر ئەنتۆلۆژیای ئازار کردووە لە ناو ناخی تاچی کووردا. ئەوەی کە ئێمە نەمانوێراوە قسەی لەسەرکەین لەسەر بابەتی شەڕی ناوخۆ، هەوراز ئیشی لەسەرەکە فۆرمی جێڕانەوە کە سەرکەوتونیە، شێوازی جێڕانەوە کە سەرکەوتونی ئەوە شتێکی ترەوە توانین لە دەرفەتێکی قسەی لەسەرکەین. بەڵام دەستبردن بۆ واقعە کۆمەڵایەتی و سیاسەکەی ئێمە پێنج دقەدا بە شڵانیەک دەقەش ببڕن. ئەزا ئەو کوڕێکی قۆسترە لە من و دیارترە بەس پێک دەقەش ببڕین لەسەر. ئەوەی کە لە ناو ئەو فیلمەیە ئێمەی بینین ئەو ئازارەیە کە ناوێرین باسی بکەین، ئەو خەمەیەکە لە ناو دڵی هەمومانە. کەس نییە لە ئێوە لە شەڕی ناوخۆیە پڕیشتێکی بەرنەکەوت بێ. من گەنجێکی مناڵ بووم و کاتە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بووم، ینی ڕاونراین و چوینەتە قاسمە ڕەش و نازام چۆ تێر بوو ڕاکەڕاکی دنیامان پێکراوە. من دڵیان نەرمین خان و دکتۆرە نازەنین شایەتی ئەوەن کە ئەوانیش هەمە لەوانەیە هەزار شتی لەم جۆرەیان چەشت بێ بەهۆی شەڕەکانی کوردستان و شەڕەکانی ناوخۆ و شەڕەکانی تریشەوە. بەڵام فیلمسازی کورد نەوێراوە تا ئێستا بەم شێوازە قسە لەسەرەمە بکات. هەورازەگەن لە فۆرمێکی سینەماتیکیشا یەک قسە لەسەرەماکە هەوڵێکە بۆ نزیک بوونەوەی سینەما لە واقعە کۆمەڵایەتی و سیاسەکەی ئێمە، هەوڵێکە بۆی کە سینەما تۆزێک جورئەت پیاکە بۆ ئەوەی کە دەست بەرێ بۆ برینێکە هێشتا تەڕە، ینی برینی شەڕی ناوخۆ هێشتا تەڕە، هێشتا ئێمە لە ناو دوو ئیدارەی سیاسیاژی، هێشتا بڕیاری سیاسی ئێمە یەک بڕیار نییە، هەموو شێ دەڕێتەوە بۆ ئەو سەرەتا و کۆناغانی شەڕی ناوخۆ. کاتۆ فیلمێک کە دێت قسە لەسەر ئەم واقعە سیاسی و کۆمەڵایەتیە کە ئێمە ناتوانین بڵێن ئەم فیلمە واقعەیەکی با بڵێن هایپەر ریاڵەتیەکی دروست کردو و ناوێت لە ناو واقعە بژی، بەڵام فیلمیشمان هەیە ناوێت لە ناو واقعە بژێ و با هەموو شێوێک پێمان بڵێ کاکە واز لەم قسانە بێن و با بڕۆین خەریکی سینەما بین وەکو ئینتەرتەینمنت سەریکەین و پۆپکۆڕن بکڕن و کۆلایەک بەرن و وەرن دانیشن بۆ خۆمان خۆشەژین کە لە ڕاستیە کاراکتەری ئێمە خۆش ناژین. یعنی ڕەنگە من خۆش گوزەرانترین کەس بم لە ناو هەمومانەی کە لێرە دانیشن، بەڵام من خۆش ناژین، تۆ خۆش ناژی. و سینەما ئەرچی ئەوە نییە سەرقاڵمان کە بوێنە و بە واقعەکەوە کە واقعی ئێمە نییە، کە ژیانی ئێمە نییە، کە سەرقاڵی وێنەیەکمان کاکە وێنەی ئێمە نییە. ئەوەی تا ئیسا فیلمسازی کورد لەو فیلمانی کاکشوان ئاماژەی پێیا کردویانە بەشێکی زۆریان سەرقاڵی دروستکردنی وەهمی واقعەکەن کە ئەیانەوێت بە حەقیقەتی ژیانی کۆمەڵاتی پێمان بفرۆشنەوە. ئەمە نەواقعە نە حەقیقەتی ژیانی کوردە. لە ناو شۆرت فیلمەکانە لە ناو کورتە فیلمەکانە هەمانن ئیشیان لەسەر ئەو بابەتانە کردو، بەڵام شۆرت فیلم بە بەردەوام خۆی چەند سینەما هونەری دەستەبژێر نییە، لەبەروی کە هونەری دەستەبژێر نە هونەرێکی جەماوەریە، فەلسەفە زۆر مامەڵی لەگەڵ ناکە، لەبەروی کە فەلسەفەوا خۆی بینێ ئەو کایەکە لەو کایانەی کە ئەبێ مامەڵە لەگەڵ شتێکا بکە کەشتی دەستەبژێر بە کەشتی نوخ ببێ. سینەما خۆی هونەرێکی جەماوەری، هەموو کەس دەتوانێت تکتێک بکڕێت لەسەر جادەکە و بچێتە ژوورۆ. جاران سینەما ئاوا لە ناو مۆڵ و ئەو شوێنانەیە نەبوو، سینەما لەسەر شەقامەکان بوو، لە سلێمانی سینەما سیروان و دڵشاد و ڕەشید لەسەر جادە بوو. تۆ منە چوون بە بازار تکتێکەکڕم وچم سەیری فیلمەکەم، پێویست بۆ ناکە بە تایبەت بڕۆی بۆ سەتی سینەما یا سینەما سالم کە شوێنێکی تایبەتن بە فیلم. سینەما زۆر جەماوەری تر بوو، بەڵام شۆرت فیلم ناتوانێت بە جەماوەریە بێت، بۆی کاریگەری زۆر کەم بەجێڵێ لەسەر ئێمە بێدەنگ بم. ئەو تەجاوز من تەجاوز کرام تاو ناتۆ زیاتر قسە کە تۆ یەک شیعری دنیا باشە تاو من بێدەنگ سپاس. جانێک بە ئیجازەی دکتۆر هاوڕێیان من عەرزێکی باش بوو دکتۆر چۆ مەساحەوە باسی کرد تێڕوانینی فەلسەفی بۆ سینەمام عەرزێکم پەڕان حەلەقەی فرانکفۆرتم پەڕان ستانلی کافێل کە زۆر گرنگە بەلامەوە کرێ هەرچەنە من اقتراحم کرد کە 2 ڕۆژ بێت ئەمە دڵنیا بووم کە بینەرانیان ڕۆژێک دکتۆر ڕۆژێ من بێت بەڵام لە کات و ئەوە ترسان. ئێستا من تەنهاویستم ئەوە بڵێم من باسی جورئەت و ناجورئەتم لە فیلمەکانە نەکردووە. ئەژینا فیلمی پەیکەری دڵ زۆر جەریئە لەسەر کێشەی ژنە، پێش فیلمی زەوی سەخت و ئاسمان دوو لەسەر شەویر ناوخۆ لە بێنیشتیمانە جورئەتی تایە نەمدیوە بدا جورئەت باز ناکەم، باز شکستی فۆرمەکەم لەگەڵ شێوازی جێڕانەوەی فیلمەکانە. ئەژینا بزەبت فیلمی زەوی سەخت بازە ئێستا مناقەشی فیلمەکان ناکەین دانە بەدانە چیەوە حەزەکەی ڕۆژیش کەدانێ. من بەگشتیاڵم ئەم فیلمانە ئەجینا فیلمی بێنیشتیمان فیلمی ئالوودە زۆر فیلمێکی جەری ئەسکە باز لە فەسادی ناو سیستمی پۆلیس و شۆرتەی وڵاتی ئەماکە. فیلمی شین زۆر جەریە کە باز لە قۆمەڵگەیەکە جور مەسەلەکەم جورئەت نەبوو، مەسەلە فۆرمی ژەڕانەوە، شکلی ژەڕانەوە و شێوازی با بڵێن لە فۆرمیشانە لە فۆرماتە ئەدەبیەکە. ئەجنا من
يعني من متفق لأنه كونسيبتها في المكان من جرأت يعني بس نازن بجيرنو سكين منامه أنا من بوركات شو من باسي جرانو منكر من باسي بيوندي واقع سينما مكروي كتويلي وايا يعني من رخنم لسر همو في المعنى هي لسر فورمي جرانو ولا لسر شواز جرانو وقت هاورات بلام باسي بيوندي واقع السينما كان باسي بيوندي برمات وكان السينما منيش بويا لان فيلمي بين اجتماع زور بيوندي بواقعين هر برو في كل دوله لا صار بلام وحسكي دوايكا بين نقاشي كين دوي خما سيس دەوانێت سەرنجام هەیە پرسیاریان هەیە ئەڵبەتە من بۆ خۆشم وێرا پرسیارم هەیە چکە دەرفەت بوو بەڵام لە برۆی کە ژینگەکە نەبێ بە ژینگێکی میدیایی چاوپێکەوتن من پرسیار بکەم بە تاڵتمە فی ئەوەیە کە ڕەهاچم و بابەتێکی گرنگ قساکەین یەک داواکاریم هەیە هەموو ئاسیزانی کە یانەوێت هەست و بەشداری بکەن ئەو قسەیان هەبێت یا قسەکان لە چوارچێوەی پرسیارکردنەوەیە ئەگەر ڕەخنێکدانێ ڕاستەخۆ ڕەخنەکەویرن چونکە ئەس یەکێک مۆڵەتە دەم مەسازە لەبەر ئەوەی هەندێک جار بەڕاستی من دڵنیام بەشێکی زۆر لەو ئامادەبوانەی کە لێرەن قسەی زۆریان هەیە ئەتوانن بابەتیان هەبێ هەر لەسەر ئەم ناونیشانەی کە ئێمە ئەمڕۆ هەمان بۆی ئێمە ئێستا پێویستمان بە پرسیار و بەڕەخنەیەکە ڕاستیە بۆ هەر بەڕێزێک ماوەی سێ خولەک ئەگەر پابەت من بەکات و سپاسانەکەم ئەمەیە لێرەوە دەستێ بکەم ئۆستاز بەڵام تۆ یەکەم کەس دەست هەڵڕێی ئۆستازیان کاکسترا ئەگەر هاوکارانم مایکەکە بگوازنەوە و بە دیاریکراویش ئەگەر پرسیارتان بۆ هەرێک لە بەڕێزان هەبوو ناوەکانیان بڵێشتن کاکسترا جا ئەگەر لطف بکەی هەستی لەبەرەوەی برادرانی تاکۆ ئەیانەوەی ئەمە چۆمار بکەن هەمووی ببێنێتەوە نەرابێت باش دەبکەی و قسەکانیشت باش نەمان من پێشنیارێکم هەیە ئەمە دووەم کۆڕە دێمە ئەم ئینستیتوتە هەر یەکەمیان لەسەر گۆرانی بوو بەداخەوە بەوەستەکران و ئەمەشی کە لەسەر سینەمایە بەڕاستی شتێکی لەبەریە هەردوو کۆڕەکە یعنی هەردوو بەتابەتی ئەم دوو کۆڕەی ئەبووە بابەتەکانیشیان نووسیوە جا من پێشنیارێک بکەم ئەم کاکشوانش خۆت ئیشارەتی کتابەتی خۆزگا بە دوو ڕۆژ وایە ئێمە ئەم جمهوری کرێدایشون لەم سێ بشین هەندێکی هەواداری سینەمان هەیە هەواداری کاکشوان و دکتۆری یعنی حەزەکەی شتێک لەمە زمینەتی بوو مەحازات نووسێ بکە يوني ضوي ولا باس قبلوا يعني يوفقها باشي وهذا خلفيشمان هيك تخصصي سينما يعني لا ولا بلادن كاشوار وكويلات وبدام اسمه مناقشانه وام بابتش يوم سيتا يعني حتى كانت انا هم شيء فيه من كشنياركم واما يعني جلسيش كيف كانوا بنعيشتك فاضل او بلادن كتخصصي بواريان مثلا كاف اسكس أو دقيقة وشوان وكاب ولا لا بزور الجوركات شوان كنسكس يعني حوار كان قالوا أنا تقدم بقى التربية يما جمهوري السيكر يعني من بلدان بكم كا بداخل سبق المرام هو جالي كانوا فمونير السبق أو كساليك تخصصية باراني هي يعني شوان كنسكس دانا من كاكشوان وكاكتور كورتيجن كاتران وكاتيزان تخصصينا هي أما أنا بمتحدث لسأل يعني كان يجي متابعة شغل مطمئن يعني استشارة بنت أتوانى سبب بعضها جداته في شوف أتوانى محاسبين من كأمر باش تفهم جناب الأفكا تنها بيشتياتك تيبو أوي كأما بس تجيلا كور لسر أخبارته وخبري سبور لسر خوش وزور زور سباس بەڕاستی من یەک شتم هەبوو وەکو کاکسترانی ژووتی کاتان زۆر کەم یعنی بەڕاستی وی کە ئەو ناونیشانێکەوە باسان کرد لە بۆ بابەتە جیهانیەکە زۆر ماشتن بووی بەس بۆ بابەتەکانی خۆمان بۆ فیلمەکانی خۆمان کە ئێواڵن شیکاری ئەزمموی 10 ساڵی ڕابردوو خۆمان هیچ لەسەری و بە سێ چوار ببورنەوە قسەکەمان من ئەگەر ڕێگەت بدرایە بە تۆ بە کاکشوانیش من دڵنیام زۆر ورتر چونە ناو بابەتەکانەوە زۆر ورتر خوێندنەوە دانەکرد بۆ ئەو بابەتە بەڵام هیچ نەوت یانی
کاتشوان بە دوو سێ دیێڕێت باسی فیلمەکانەکە چەپ و ڕاستی پیاهێنێ نازانم ئەمە خراپە من بۆ دانیشتەکە من حەزمە کرد زیاتر ورتر زانی چیتر یەکسەر نەگەتیڤم بەبە خراپ نییە من دەرەنجامم دەرەنجامەکانم بۆ خوێنیتەوە بۆ چەپ و ڕاستیش نەبوو دەرەنجام من ڕاکەم ئەوەیە کە ئەتوانی ڕێگەت بدرایە من پێڵمە پرسیارم لێ بکە بڵێ بۆچی شکستی هێناوە پێم وتی شکستی هێناوە لە جێڕانەوە بۆم دامەنێ چۆن قسە بکەم من خۆم قسە کاتمان لەوە نەبوو ئەمە شتێک بڵێن بەیانەوە ناچێت لە بڕی بەدڵی ئێوە نیە ئەمە وانە بەڕاستی بە دوو سێ دیان قسەکردن لەسەر ئەزمموی 10 ساڵی ڕابردووی ئیشکردن خۆلەوانەیە من هیچ نەبم لە ناویە یان کۆمە بەشێکی زۆری خۆتی کامچوو بەشێکی زۆری و ئەزمموی 10 ساڵی کە باسەکرێ بەڕێزت دەستێکی باڵاتە بووتە دەست خۆش بێ هیچی باشت کردووە شتی باشت کردووە حەزمەکرد وردە قسەی لەسەر کرێ ئەمە قسەی منە نە ڕەخنەیە و نە هیچ بۆ نابار ڕەخنەش بێ یعنی چێ زۆریشمان پێ خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ بۆ کاکشوان بۆ شێخان بۆ داکۆکە بووی بردینەوە من نازانم پرسیارە یا ڕەخنەیە دڵێکی ئەکتەرە خۆتان وەکیل بن لەوەی ئەچیتە خەستەخانەیە دکتۆرەکە ئەڵێ ئەمە نەخۆشەکەتە ئەمە هۆکارەکەیەتی بەمە توش بووی هەمومان ئەزانین یعنی ئەم ئێوە پڕ بووی لە زانیاری لە سینەما کە لە یەکەم فێڵمە دەستی پێکرد و تاکو ئێستا دەستان ماشەکەم زۆر سپاسم زۆر زانیاریمە پڕین لە زانیاری یعنی ڕووی دەم لە فیلمەیکارەکانە لە سینەماکارەکانە لە دەرهێنەرەکانە کەم سکرێپتێکە دەبەردەستم کارکتەرێک بڵێمەوە لە کاکە هەمەوی سەوزەفرۆشی پژماڵی خۆمان بچێت کارکتەرێکە دەبەردەستی من لە کارکتەرێکی ئەمریکیە چێت خۆمان نین بۆ ئێمە ڕاکەین فیلمسازی کورد بۆ حەزمان کار کورد بێت بۆ چیرۆکەکانم ناگێڕیتەوە باشە دەستە ئەم قسە زارانەکە مەیکە تووشی نەخۆشی نەفسیەوە ئەمە نەکەمەوە نەکەم چی بکەم کەی واز بم زانیاریانە یعنی بێ ڕەنگ بازەوە من کەلمێژەکەم بۆ چمە مزگەوتێک ئەبێ ئەخلاقی دینیم هەبێت لەناو کۆمەلگایە ئەبێ ڕەنگ بۆ کاریگەریم هەبێت کە کوڕێکی باش و ئەوە بیت ئێمە هەموو زانیارێکە زانم کاڵێ من بە نوێنەرایەتی ئێوە لە ئەکادیمیەکانە لە خەڵکی بازوونی و کاکشوانە کە من زۆر سوودم لە کاکشوان بینیەوە لە دکتۆری بەڕێز یعنی دەردەدڵێکە لە کاردێرینیش کاک محەممەدی ژیان کە لێمە کوڕی شانی لە شانەوە هاتوونەتە ناو سینەماوە من دەمێکی خۆم هاتوتە بەردەستم 100 ساڵ پێش دەستە باخی گێلاسەکە سیتەکە بینم ڕێک مێرگەپانە بینم کە هەملێ دەخوێنمە بۆ غەریب نیم بەس بۆ سلێمانیا لەناو ئەکادیمیەکانە ئەوانی کە لە دەروی ئەکادیمی سیناریۆ دەنووسن کارکتەرەکان کورد نین ئاشنا نین لە چایچێک ناچێت لای حەوزە وشکەکەەوە کەی بین بەمەیان زۆر حەزل لەو دەورەیە زۆر چایچی لای حەوزە وشکەکە ئەوە منم یعنی تاقی لە سفرلایانە تاقەکە من لە لاسپیکار ڕاستە بڵێ مەلایە لای حاجی حانەوە ئەو هەرە لەی ئەوە کاک دکتۆر کاتتان باش من چاوتان ماجەکەم بەڕاستی من کەڵکە بینی لە باوەتەکەتان من پسپۆری سینەمانی بەڵام زۆر چاکتر لەو خەڵکە ئەزانم کە سینەما چەند بۆ ئێمە پێویستە بڕواکە لە ئێمە سینەمای ڕاستەقینەوان هەبووە لە شۆڕشەکانمان زۆر گرنگتر سەبارەت بە حەقیقەت من ئەڵێم ئەو سێ دەقەیەم بەلێ بەوتێ ئەگەر سینەما خۆی حەقیقەت بێ ئەیچی داری سەبارەت بۆ سینەما ئەمریکی کە کەنجەسوورەکانی بە ئێمە بۆ بەواشی ناسان بووە ئەیچی ئەڵێ سەبارەت بۆ سینەما تورکی کەوا هەرچی بۆ خۆڵاتەکانە لە ناوچە تورکیەکانەوە پیشان دێت لەبەرەوە من وایە بینم قابلی ئەوەیە ئەو سایی چییە لە سایی کام سیستەما سینەما کارەکات ئەو سیستەمی کە سینەما لە وڵاتێکە لە دەوڵەتێکە لە سایی حکوومەتیشی ئایدۆلۆژیەوە کارەکە بە دڵنیاییەوە ئەوە دەرەچێتەوە هەندێک سوورەکان هۆڵ دەرەچن کەوا کورد دواکەوتووە ژنکوژە هەموو ئەو شتانی کە ئەو تێ سەبارەت بە حەقیقەت
حقیقت مۆلانای ڕۆمیەڵێ حقیقت ئاوێنەیە وشکا ئێمە هەریەکەی پارچەیەکمان پارچەیەکمان لەدایە ڕاست ئەکرێ ئەو پارچەی کە تۆ پیشانی ئەو بێ کە کاکە فەرمووی کە کابرای سەودەفرۆشەکەی گەڕێکی ئەوان شتاندا بەڵام بەچی ئەوە لەسەر مەحسێب مەکە چووکەوە کارکشوان بۆ جواب پێ بڵێ سەکەم ئەوەیە ئایا ئێمە ئەو سەوزەفرۆشە با قسەکەی بخۆ با دکتۆر سوودی ساعتەکەی بچووکە سەوزەفرۆشە ئەگرێ ئێمە لەلایەنی کۆمەڵایەتی و دەرونی سەوزەفرۆشەکەەوە ئەو پیشان بین لەلایەنی کۆمەڵی کردەوەریەوە ئەو پیشان بین بەڵێ ئەگرێ ئەو ساس بکرێ لەسەر ئەساسی ئەو سەوزەفرۆشە ئەو چایچیە بەڵام ئەو بێکە لە خزمەتی مرۆڤ و کوردی بەبەختیشان بێت ئەگەر فەلسەفە لەسەر پرس وەستا بێت ئەوە سینەما ئەتوانێت ئەو پرسانە باشێنێت سینەما ئەتوانێت زۆر شات ئەو پرسیانە باشێنێ و ئەتوانێت وا بکات کە بەدوای وەڵامە بگاتێت سوارەت بە کاکە بەشار وێنەی فۆتۆگرافیش ڕاهەندێکی واقعە بەڵام ئەمە وەکو زمان من سۆری زمانم ڕەنە تۆ لاوەیان باشتر بزانێت ئەو کاتێک کە ئێمە مرۆڤ ئەڵێن ئێستا ئەزانی زمانی ئێستا بەسەر چووە لە فیلمەکانی شەوایە ئەو 24 وێنەیەکە لە شکەیەکە ئەچکێ هیچیان ئەوەی تر نییە خۆ ئەگەر ئەوەی تر بوونایە جۆرە هاتە ئاراوە من چاوان ماژەکەم بەڕاستیسوودم لێبینین هیوادارم بەردەوام من خۆشگە ئێمە دەسەڵاتێکمان هەبوایە کە گەرمی سینەمای بزانیایە کە نیمانە بەداخەوە چاومە زیارەتم باش دۆستات بۆ داکۆ بۆ کاکشوان بۆ کاکشاد دەڕاستیان جێژم زۆر بینیم بۆ بەڵام یەک ملاحەزە بەڕاستی یعنی کاتێککە باسی پەیوەندی نێوان سینەما و حەقیقەت دەکەین ئەگەر لە نێوانیانە باس لە جوانی نەکەین لە ڕاستیان تێناگەین لە پەیوەندی نێوان سینەما و حەقیقەت یعنی کاتێککە باسی حەقیقەت دەکەین یعنی چی یعنی بۆ نمونە ئەوەی کە هەیە واقع ئەوەی کە هەیە بوازینەوە یان بە پێچەوانەوە سینەما دێ بە جۆرێکی تر حەقیقەتی ئینتاجەکە کە من لە ڕاستیە باوەڕم بەمەیان هەیە وەکو بینەرێکە ژیان لە ڕێی تیۆریەوە من وەکو بینەرێک باسی سێری سینەماکەم وە لە سینەما دێگەم و جێژە سینەما بینەوە یعنی کاتێککە باسی پەیوەندی نێوان سینەما و حەقیقەتەکەی یعنی باس لە ئینتاجی تۆرێکی حەقیقەتەکەی کە جیاوازە لەو حەقیقەتەی کە لە دنیای ئاساییە هەیە بەڵام ئەگەر باسی پەیوەندی نێوان حەقیقەت و جوانی نەکەین لە ڕاستیان ناتوانین حەقیقەتێکی تر دنیایەکی تری موازی ئینتاج بکەین هەر لەم چوارچێوەیە بەڕێی متواضعی بەردا ئەوەی چقا لەناو سینەمایە لەناو درامایە لەناو فیلمە بریتیە لە ژێڕانەوە هونەری ژێڕانەوە یعنی لە سینەمایە کارکتەرەکان مخریج سیناریست هیچی چەق نییە ئەوەی چقا ژێڕانەوەیە چیرۆکەکەیە لەناو چیرۆکیشە ئەوەی کە ئەتوانێت حەقیقەتی ئینتاج بکات جوان ژێڕانەوەیە تۆ چۆن جوانێ ژێڕیتەوە یعنی ئەشێت بۆ نمونە شتێک کە زۆر کافیە بەڵام تۆ لەبەرەوەی مخریجێکی باشی سیناریستێکی باشی خاوەنی کۆمەڵێکتەری باشی مۆزوعەکە زۆر بە جوانی ژێڕیتەوە ئەم موزەیەفە لە منەکەی بە حەقیقەت واگەر سەری تاریخی سینەمای بۆلیوود بکەیت سینەمای کوردی بکەیت سینەمای فارسی بکەیت ڕێکیش لەسەر مەسەلەیەکەن و گەورەترین کێشەی سینەمای کوردی بەڕێی منەوەیەکە ئێمە هێشتا لەوە نەگەیشتین کە ژێڕانەوە چقا ژێڕانەوە چەق بوو ئەو کاتە تۆ هەموو کارەکتەرەکان حتا پرەنسیب و مەبادیەکان شەقیدە خزمەتی ژێڕانەوە یعنی چی یعنی پرەنسیبی تر مەبدەئیش تر ئینتاجەکەی تۆ هەرێکە لە خۆمان هەرێکە لە ئەوە لە خۆمان پرسی بۆچی زۆرجار ئێمە چێژە بین لە فیلمی تیراژیدی تراژدیکە چێژی زۆر لێ بین لە کاتێککە درامایەکی تر بەحسا کۆمیدیە چێژی لێ نابێت سبەبی ڕئیسیەوەیە کە ئەم تراژدیە جوان ژێڕاوە بەڵام ئەم حەقیقەتە ئەم کۆمیدیایە نابینە ژێڕێتەوە بۆ یەک چێژی نابێت یا بەڕاستی کاتێککە باسی سینەما حەقیقەتەکەی کە باسی جوانی دەکەین لە پەیوەندی نێوان سینەما و حەقیقەتی جەنابێت باس دەستخۆشی زۆرم بۆ دکتۆر دڵشاد کاکشوان بەڕاستی چێژم بینی لە ئێوارەکە زۆر دڵخۆشم لەو ئاستە بەرزەیە مەتوانین کۆڕ و دیبەی دروست بکرێت بەو زانیاریە زۆر و بەو شێوە
پوڵە بەڕاستی بیر لە بابەتەکان بکرێتەوە ئیتر دەرچین لەناو ئەو قسە بەردەوامانەی کە ئەکرێت بەم جۆرە من زۆر چێژم لێ بینی دەستان خۆش بێت ڕاستیەتی وەکو بینەرێک یەکسەر ئەسمەدا مەسەلەکەەوە ناتوان بۆ بۆی دکتۆر ڕۆژاد و کاکشوان باسی ئەو مەسەلانەکە بەڵام بۆ چوونی خۆ بەڵێم وەکو کەسێک کە سەیری فیلمی کوردیم کردووە سەیری درامای کوردیم کردووە من پرسیارێک شتێک سەرنجێ ڕاکێشاوە سینەما فیلمی کوردی بۆ ناتوانێت کاریگەر بێت لەبەرەوەی کە بەڕاستی لەگەڵ ڕێزی زۆرم لەبەرەوەی کە قوڵی بیرکردنەوە لای فیلمسازی کوردبوونی نییە تقریبا کاکشوان و دکتۆریش ئاماژیان پیان ناڕاستەوە بەڵام من بە زمانێکی ڕۆنترێڵێم فیلمسازی کورد کە سەیری فیلمەکەی بینی تۆ قوڵی بیرکردنەوەی تیان نابینی بۆ ئەو ئەوەی سیری ئەو ئەتا چی کەکرێت کاریگەری هەیە لەسەر خەڵک ئەویش ڕوانیکات ئەوەنە سێرج ناکات ئەوەنە بیر ناکاتەوە تەواو بەرنمێک دروستکات کە خۆی خاوەنی بێت و بتوانێت کۆنتڕۆڵی بۆ منە هەم بازاڕی پێ بکات هەم بینەریش لە ئاستێکی بەرزە وەکو ئەو جۆرەی کە کاکشوان وتی بۆ منە بینەرێکی مزەیەفر بۆ بەرهەم نەهێنێت کە جارێک دوو جار سێ جار بۆ بۆی کە بینیمان بۆ منە لە پێکردی لەسەر 100,000 سێریەکە لە فیلمی دوایە و بۆ 60,000 داوازە دواترێتە سەر 2000 بۆ لەبەری کە بینەر ناتوانێت هەمیشە خۆخڵاواتی تۆ وەربگرێت کاتێک تۆ بۆ جۆرە خراپەی کە تەقلیدی فیلمەکانی تراکەی بیهێنی بە منی بینەری ببەخشیتەوە بۆ نمونە کاکشوان من یەکێک لەوانەی بەڕاستی هیچ کەم لە فیلمەکانی سەرنجی ڕانی کێشەوە سەرسامی نەکردبوو پۆلی بیرکردنەوە تیان نەبینەوە کاکشوان ئەمە پرسیار پێ بەڵام تۆ لەسەر شانەوە بەڕاستی پێت بڵێم نمونەی ئەفسانی بۆ سەدان پێنجی وەکو من هەر سەمێستا تۆزە پیر بوو بۆ لە شانۆکانت ئەم سەرسامی ئەتوانی دروستکەی لەسەر سەیج بۆ تۆ لەسەر شانۆ کوڕێکی قورساییکی زۆر زۆرت هەیە شوردەنێ بڕا بەڵام بۆچی لە فیلمەکاندا قوڵە دروست نابێت دکتۆرە پێم پرسیاریش بێ بۆ تۆ بۆ لەسەر شاشەیە بە هونەرمەند ئێمە کە خاوەن سەقافەتە تۆ لەسەر شانۆی بینی کاکشوان مەسەلەن حەمە هەریشەکانی حەمە لەسەر سێج قوڵێکی زۆر باش بیرکردنەوەیکی باشی تیا بەڵام بۆ لە فیلمەکەی قوڵێت بەرناکەوێت ئەمە پرسیارە بۆ من و بەڕاستی بۆ ئێمە بۆ هەردووشیان پرسیارەکە منێ بۆ ئێمە لەسەر شاشە ئێستا دروستکردنی ئەم وێنە بینەکراوە قوڵە مالیە بەڵام لەسەر سێجێک بینی لەناو مەندەکانیش یەک شتی تر بڵێم سینەما لەوێیە کە بەچیا تۆزانە گرنگ نییەوە جێ بەیان دەبێ لەبەری کە بەڕاستی دەسەڵاتی ئێمە هیچی فیلمێکی پێ بەچیا تۆزانی جێ ناگرێت خاتونێ لە دوای ئەوێ قسەکە چۆلی گاگاورە جێسە گوێویستی جاری کەشمان هاتوو بوو دەبێنیشمان هاتوو بوو ئەو مامۆستایە تێکەڵ و پێکەڵێکە بوو بۆ نمونە یعنی دوو بازدانی گەورە هەبوو لە سینەمایە نابوو یعنی بە یەک کاتێکا بەچم کرد ئەوە بکێشن بە گوێی بیسترا سۆرم بریان تێکەڵاوی حەزمی ناکەن باش بوو شتەکان بەڵام فەزای جیاوازنە بێ تۆشی چی هەموو جۆبارێک بۆ دیسا دووبارەی کەمەوە ئەڵێ تێکەڵ و پێکەڵ بوو دوو فەزا خوشبانە تۆ نەگەی تۆ فەزایەک بوو ئەویش فەزایەکی تری باسکردا مێژۆکۆپیە بەطۆری لە جۆرەکان لە ئەخیرا لە تۆ تێنەگەشتن بە مامۆستاکان تۆ تێم گوێنە ئێستا تۆ ئەخیرا هینە سینەما بە هەموو جۆرێ باڵقی کردەوە ئایا خەڵک چ سیری سینەما بکایان نا تێدەم چەندی حەقیقەتان داناوە حەقیقەت زۆر ڕەنگودەردا زۆر فرە شێوەیە ئەتوانی بە هەزار فەرق ئێمە پێناسەی لێ بکەین لە حەقیقەت لە چەندی حەقیقەت بەڵام ئێستا ناتوانین بە دەقیقەی حەقیقەت بۆ بێن بەرچاو ئێوە لە چ لایەنێک بۆ داوای حەقیقەتان کرد کە باسی سینەما حەقیقەتان کرد منیش لەگەڵ فەلسەفە کارەکانە کە ئەڵێن سینەما هیچ یعنی منطقی تیان نییە بڵێن سینەما بابەتێکە بەچاو و بەگوێی جمهورە پڕە لە ڕاستگۆیی ناشیوانی وانگونا لما سنين معناها في مكان تسمى له بشيء أي معناها نابليون معناها نابليون يخلي روح وصل أقرأ ولا خبط عليه ها إذا بنا خبط على شورجنا فاني ويش هذا كذا بلام لا سينمايا أو شرعية كذا كبدشة حنا خبط عليه هو يزود في بارا كشيء لما الثقافة السينما يعني لما يجوا كتير الثقافة السينما معادة كشمان زۆر خۆشحاڵی شوان عەتوف زۆر حەزەکەم کەواڵیە زۆر سپاس دەکەم بەڵام سپاس دەکەم چی کرد؟ من ئەبینم یەشتر لەناو شانۆیە
ئەکتەرەکان زۆر مهمە لێرە یەکشان لەناوچووە زۆر باش زۆر تاقیقە لە ناوچە باشە یعنی کۆ لەناو سینەما هەمان شەوی یعنی بە جۆرەکان پێشکەشکاری بناشە زیاتر سەڵێکم بەواری یاسا و ڕاگەیاندنە ڕێگە بە خۆ نادەم لە بواری سینەمای لەسەرکە بەڵام بە دەرفەتێکی پێشنیازیە زانم لە چەند ڕۆژی ڕابردووە هەمومان بینەری شایەتی دۆسی ئەنجاج بکەین بەڕاستی بەستنەوە بۆ بابەتەی کە ئێمە کاشوان باسی گێڕانەوەی چیرۆکەکانی کرد بۆچی ئێمە دەست دابێت بۆ چیرۆکانە کە دەبینین هۆلۆکۆست چەندین بابەتی دیکەی وڵاتان بە سینەما ناسێتەوە کە گەنجێک بۆ لەمە لە کوردستانەوە ئێستا لەبارەی ئەو قەزیەکە نەشخێنەوە بۆ بابەتانەوە یعنی بیناسەوە بۆچی ئێمە کە دکتۆریش باسی بابەتی شتری ناوخۆ کۆمەڵی بابەتی دیکەی کرد بۆ ئێمە دەست دابێت بۆ قەزیانە قەزیەوە بۆ ئەخبار یعنی وەکو گەرگانیەکیش بۆیە باسیکردنەوە قەزیە بکردنەوە یعنی چیرۆکی زۆر جوانی دیرە ئێمە ئەتوانی وای لێ بکەین کە بۆ 50 ساڵی دیکەش ئەم بابەتانە بێنێت بۆ ئێمە دەست نابێت بۆ پرۆسەی و زۆر سوپاس دەکەم هیوادارم هیچێکشی لەسەر بکەن بەڕاستی شتێکی یەکەشەوەی چمەلا کەسێک ڕێزێکی تر دۆستان ڕێتوی لەسەروی لە کۆتاییە مەرج نییە هەر کەسێک ڕاستەخۆ جوابی بدرێت و چۆن قسەکان بۆکەنەوە یا تانەوێسەر جواب بنەوە بەنسبەت کاکە هەمەوە زۆر ڕاستەکەی من ینی بەڕاستی اقتراحەکەم ئەوە بوو بۆ دکتۆرە زانێ و شێخانە زانێ کە 2 ڕۆژ بێت چکە من هەمیشە کێشەی ئەوم هەیە لە خۆیان لەگەڵ مابوون کاک دێرین لەوێ بووم لەم ماوە لە دیبیتێک زۆر لە برەکات هەریانش کاک محسین قسە بکە بابەتێکی گرنگ جە بنیانش باسی کرد ئێستا ئەو پارتەی کە پەیوەندی هەموو کۆی ئەو قسەکردانی کە لەسەر مەسەلەی نیتشە و دەربارەی هونەر و ڕوبەڕوونەوە عەدەمیەت کە ئێمە لەو لەحزەیە ئەژین و دەربارەی تێڕوانی فیلمۆسۆفی و دەربارەی پانۆرامەیەک بەناو دیدە فەلسەفەکانە کە دکتۆر باسی کرد دواتر من بە تەحدیدی بۆچی لەسەر تخوایەک تۆز بێدەنگی لە پشتەوە قسە ئەەکەن یارمەتی لەسەر کتێبی دیالکتیکی ڕۆشنگەری هۆرکهایمەر وە ئادۆرنۆ والتەر بنیامین با زارورەتی زانم بخوێنرێ تەقدیمی دکتۆر ڕەشادم کرد ئێستا لە ئیستەی واقعی وتم جمهور دروست بۆ ئیتر منە ترسم چونکە ئەجێندە دروستە بێت چونکە مەساجی کۆنزەرڤاتیڤ و ئاینەکرێت لە ڕێگەی سینەماکەی باشە لەولاوە هێشتا باسی سپان لێ کافێلم نەکردووە کە من تقریبا جوابی زۆربەی سەکان هاتەوە من زۆر معجبم بە پاڕیستانی کافر دنیا بنمایشکراوی دەربارەی ئەنتۆلۆجیای وێنە 1970 کاتێکی تر لە شەڕەکانی و وەیڤی تازەی فەڕەنسی و کۆپۆلا و فیلم دروستە بێت ئەڵێ هیچ لە فیلم داوا نەکەین وەزیفەی زۆر نین بە فیلم نیشتیمان سازی و کۆمەڵگا گۆڕین و مشتەماع و شتانە نا هەڵێ لە دوای لەگەڵ فەلسەفەی هاوچەرخە لەگەڵ دێکارت و کانتا کە مرۆڤ تووشی عوزلە دابڕان و معریفە قدرەتی ئەوەی نەبوو کە یەقینمان بۆ بەدەست بێنێ مرۆڤ تووشی سەرگەردانی و نامۆبوون سینەمایەت ئەم سەرگەردانی و نامۆبوون و عوزلەیەمان بە لەزەتەوە پێشکەشەکە هیچی تر نینێمە چکە تعریفاتی زۆر هەیە مەسەلەنەوەی والتەر بنیامین بۆدریار دۆڵۆس لە تەحلیلکردنی فیلمە لە فیلمۆسۆفیا بەڵێ دنیا شتێ بەڵام من بۆ من لەم لەحزەیاڵی باشە ئەی بینەرمان نەبێت چی بکەین ڕۆژ لە کۆڕێک کاک ڕزگار باسم کرد ڕەخنەگر لە کێشایە ئێستا لە دنیاە ئێمە لە کێشاین باشە ئەی بینەرمان نەبێ ئەی بینەر چۆن دروستکەین ئەی ئەگەر بینەری جێلمان بۆ دروست بوو لەبەرەوە من ئەو تەرحەی ستانلی کافێر زۆر بەگرنگ نەزانم پرسیار و برین و ئازاری مرۆڤایەتی حەل ناکا سینەما ئاوێنەی واقع نییە ڕەنگانەوە نییە داوای وەزائیفی زۆری نەکە بۆ جۆنگلانسی لە هونەر بۆچی پێویستە باسیەکە ئەڵێ با بە چێژەوە بە تامەوە بە لەزەتەوە لەگەڵ عوزلە و تەنیاییەکانمانە لەگەڵ سینەمایە ڕێبەڕێ بین بڕێت باشە ئەم بەم بابەتە دوور و درێژە فەقەراتی هەیە بەڵام دەربارەی پرسیارەکان هەموویان ڕاستەکەی من بەبستم و بێتاقەت نەبی یەکسەر ڕاست و چەپ نەبوو زۆرە مەسەرەن هەر لەسەر چی بکەین ڕۆژێکی تاحی لەسەر ئەوەی کە تەنها ڕێکلام چۆن هاتۆتە ناو فیلمەوە قسەی زۆرم هەیە
لەسەر ئەوەی کە کارکتەر ئەم سەوزە فرۆشەی لای حەوزە وشکەکە خۆی ئەزانێ لەگەڵ ما بۆ ئاکتین کۆچ بووم لەگەڵی تۆ بایۆگرافی دروست ناکەی ئەوم حاضرێکی گەورەم هەیە لەسەرەوە بایۆگرافی دروست ناکەی بۆ عنی هوەری نووسینی سکرێپت یەکێ لە شتەکانی مامۆستایان نەزانن بایۆگرافی کارکتەرە نیتە هیچەوە ئەشتە بۆشاییەوە بۆ دەزانی چەند ئیشکالی دیالۆگ سازیمان هەبووە یعنی کاتێک کارکتەرێکی بۆ نانووسێتەوە چتە بۆشاییەوە ئەمە لەسەر علمی سکرین پلی ئەوەشم هێشتا باس نەکردەوە باشە بەڵام کە ئەڵێن شکست لە ژێڕانەوەیە ئەوەی واسیشم کرد کە ئەگەر حەقیقی بی جوان نەبی نییە ئەگەر جوانیش بی حەقیقی ناخوات ئەو مەبدە یۆنانیەکەی جوانی حکمت دلێری لەبەرەوە کاتمان زۆر نەبوو دەربارەی ئەوەی بۆچی لە شانە سێکە سینەما ئێستا باسی معادلەی ئەوە ناکەم کە سینەما و دەوڵەت و باجێت چەند کاریان هەیە لەسەر مەسەلێ بۆ هەمووی بەڵێ سینەما ئامێرێکە دەوڵەت دەبێت تەداخلی تیا بکە و بەجێتی هائیلی بۆ دانێ ئەو مۆزوعێکی ترە و ناشکرێ بەمە بەبێ ئەوە ناکرێت بەڵام بێلاتاریشمان بیر نەچێت لە کۆتاییە ئەکرێت ئەگەر پێکەوە بتوانین قەنەعەتمان بە جۆرێک لە ئیشکردن هەبێ ئیندیپندنت فیلم دەست پێ بکەین فیلمی سەربەخۆ دەست پێ بکەین کامێراکە و بەڕە بێلاتارەڵێ ئاخیش تەسیحی یەک شەق لە سینەما بینەکان هەڵە چونکە والتەر بینیامین دێشە لە ئارگومنتەکانیە کە ئەڵێ هونەر ئەبێ بە ئەوی دکتۆری باسی کرد جۆرێکە بێت لە کۆکەرەوەی ڕای پەرپەرتی دیموکراسی ئارگومنتەکەی بریتێ لەمە ئەڵێ ینی ئارگومنتەی کاتوانین بین ئەو وێنانەی کە ئێستا قەدەغەکراون لە ئێران ئەو وێنە بۆچی وێنە قەدەغەکراوە نێت قەدەغەکراوە جێڕانەوە چی ئەجێڕێتەوە نایەت دەسەڵاتدارەکە بجێڕێتەوە کە علەم بەرزەکە و یا حەیدەریەت ئەو لەحزەیە پیشانەیە کە ژنێگەگری لەسەر لاشەی تەرمەکەی و لە هەموو شوێنێکی دنیا ئەوە تەئیدێتی وە قسەکەی ئارگومنتی قسەکانی فرانکفۆرتیەکانیش بریتێ لە پلاتفۆرمەکانی نێتفلەکس کە چی ئەخوا من خۆم قسەم لەگەڵ نێتفلەکس کردووە چەند جمهورە هەیە چەند ئەخوا بازنەکانی شوێن حدود ئەقلیمیەکانی شوێن چەند بینەرە هەیە چەند ئۆدیەنسە ئەگەر ئەوەنە ئۆدیەنسە هەبوو ئەمە پارەی ئەوە تەڕوانەکە بەڵام لەبین ئەم تێزانەیە من معجبم بە ستانلی کافل کاتێک ئەڵێ وەڵام دەرەوە نییە ئاوێنە نییە حەل نییە باڵکو بە چێژەوە تام لە عزلە و ئازار و برینەکانمانەکە و بۆچی ئەمە ناچێتە ناو بۆچی نەچێتە ناو فیلم و هەوڵمان ناوە سینەما تازەیە بۆیە هەوڵمان ناوە ئەمەش بکەین لە فیلمە یعنی بەڕاستی ساتی جوانی نواندن هەیە فیلمی باشیش هەیە ئەیکڵم باش لە ڕووی وێنەوە تەتەور هەیە لە ڕووی هەموو پۆزیشنەکانی فیلمەوە تەتەور هەیە باسم کردنەوەی تەکنیک دروست بووە ماوەتەوە ئەوەی کە چۆن قوڵ بینەوە و من لەبوونی ژۆک و تۆ پڕیشانۆم لە شێم حەدین گەورە بووم ئەو نووسینەم بۆیە نووسی ئەمە خیرانە فەستیڤاڵەکانمان بیری ئەبێ فێر بوو ئەبێ پێکەوە فێری جێڕانەوە بین فێریەوە بین کە قسە بکەین بەیەک و فیلمەکانمان کە باش نییە لە دۆخێکی باشانی دەرمانە کەشکاک بەساران بریتێ لە سکرین پلی جێڕانەوە قوڵبوونەوە لە فکر لە فەلسەفە یەکەم جار لە ئەکادیمیاوە ئەنجا بۆ ناوەندەکە ئەو گۆڵامێکی گشتی بەڵێ باش گیانەکەم زۆر سپاس بۆم و تێبینیەکان بەشێکی زۆری ڕایانێک کێوە شێڵن ئێمەش لەگەڵ یانی ڕاستیە بەڵام هەندێک تێبینی بچوو بچووکەم بۆی کە خێرا بەسەریاتە پڕ من نەموتۆ بچن بۆ سەری سینەما و سینەمای شتێنی جاواب بکەم من خۆمی فلاسەکەم من سەرۆکی بەشی سینەمام لە زانکۆی ئیسلەمانی کەس نایە بۆ خوێن و دەرمان کرد من وا ناڵێ من چەمکەکەی کە قسە ئیشم لەسەکردەوە چەند چین من نییە ئەمە والتر بنیامین قسە لەسەرەوە کا سینەما چەندێک دەتوانێت چێکی شۆڕژێڕی بێت بۆ بەرەمێنانی هۆشیاری هاوکات ئەدۆرنۆ پێی وایە کە سینەما ئەتوانێت چەمچێکی دیماگۆجی بێت بۆ دروستکردنی حقیقەتێکی موزەیە بۆ خۆی کاتی تۆرانەژێ پێ لەبەرەوەی کە بۆ نمونە لە تورکیا درامایەک دروستەکرێ بە ناوی دۆڵی گورگەکان شتێکی لەو بابەتە بوو کورتایە بە بەردەوام نەتەوەیەکی دڕندەی ژن کوژی ناشرینە بەس بە تەنیا تورکەمەی نەکردووە فیلمسازی کوردیش لە 2015 تاکو 2019 گەو بۆ محکەمەیەکی شەڵا بۆم داناوە لە هەندێکی نزیکا بەس پاش 3-4 مانگی تر فیلمسازی کوردیش بەس بۆی کە بگاتە فستیڤاڵەکانی دنیا لە 2014 هەتاکو 2019 بەس فیلمی کورتیان لەسەر ژن کوژی دروست کردو ئێوەش دەبێ محکەمە بکرێن لەسەر ئەمە لە ڕاستیە فیلمسازەکان بۆ ئێمەش نابێتان خۆش بن لەسەرەوەی کە چیتان بەم کۆمەلگایە کرد
چۆنم کۆمەلگایەتان ناشرین کردووە لە دەرەوە زۆر جار لە دنیا لە ڕوومان نایە بڵین کوردین لەبەرەوەی کە قسەکە ئەڵێ فیلمی فلان و فلان و فیسار و فیسار نەهاو باسیێواکە کە کورد نەتەوەیکی ژن کوژە بەس دکتۆرژ نەکوژرێت ئەکوژرێ شوانە جان بەڵام تۆ شتاوێنی قارەمانێتی و مێژوو و خۆناساندن و شوناست نییە لە ناو دنیا بە تەنیا شوناسێک کە کورد بێتە دەرەوە ژوێنی ژن کوژی ببوو لە دکتۆر بەڕە من قسم بە کەستان قەتع نەکەم پێم نەبڕین نییە باش ئەگە من قسم بە یەکێکتان بڕێ ئەوش پێم مەبڕێ بەڵام تۆ ناکرێ بەس لە پێناوی ئەوەی کە بتوێ حقیقەتی ئەم کۆمەلگایە بەو مشەوەیە کاک پشوان تۆ خەڵکی هەورامانی تاسە لە هەم هەورامانە ژنێک کوژراوە ئەم وێنەیە بۆ تامی بکەین بەسەر هەموو کوردستانە بەم تۆر شێوەیە بڕێ با تۆ هەویکەم بساقۆ بە ئەم وێنەیە بۆ تامی مەکەن بەسەر هەموو کوردستانە ئایا حقیقەتی کۆمەلگای ئێمە حقیقەتی کۆمەلگاکی ژن کوژە ئەوەی کە من قسەی لەسەرەکەم کە ئەبێ سینەما خاوەنی حقیقەتی خۆیەتی سینەما ئەوەی کە کاک دکتۆر باسی کرا بێ حقیقەتی خۆی دروستکە و سینەما هەربەتەنێ سەرقاڵی گواستنەوەی و حقیقەتە نییە کە لەناو کۆمەلگایە هەیە سەرقاڵی گواستنەوەی ئەمێنە فۆتۆگرافیە نییە کە لەم کۆمەلگایە هەیە سینەما بێت جۆرە لە تێڕامانی فەلسەفی دروستکە ئەوەی کە دۆڵۆزەڵێ سینەماش بەشی خۆی سەرقاڵی تەقانەوەی فەلسەفەیە کە لەناو خۆیە فەلسەفەی ئێمە بەس بەتەنێ لە چوارچێوەی ژنکوژیا کردووەتەوە لە 2014 چی بەشی زۆری ئەو فیلمانەی ئێمە کە چوونەتە فستیڤالەکانی دنیا فستیڤالەکانی دنیا کە من بەشێکی زۆر هەیە بە فستیڤال نابینم پیاوی خراپم جار قسەی ناشرین و خراپیشەکەم بەس بە سەرقاڵیەوە بۆ بێنی ژنکوژی پیشان بە فیلمی ئەزمون کاکشوان ئاماژەی پێکرد فیلمی ئەزمون سەرقاڵی ناشرینکردنی شارێکە عزیزە شارەکە خۆشی 500 میلیۆن دیناری یاوە بە فیلمەکە نمونەکە شمواسە ڕێن کاک خۆشناو لە بن ورتە سەیتی فیلمەکەی کردوبێ فیلمی ئەزمون باسیەوە کاکە کۆمەڵگایەک خەریکی قۆپیکردنە ئەم شاری سلێمانیە هەموو ساڵێ بە هەموو ئەو قەیرانە سیاسی و دارایی و فشارانەی کە لەسەرێتی هەموو ساڵەیە کە مەکانی شەشی ئامادەی لە سلێمانی فیلمێکمان بۆ دروستەکەن پێماڵن خەڵک سلێمانی بە قۆپەیەکەمە بن کاکە ئەگەر وانە باگراوندی کاراکتەرەکانی کاکشەکە دەمین بۆ شاری جوان و گران ملیۆمە ئەگەر ئەم شوێنێکی وامیە سینەما نەهاتووە حقیقەتێکی جیاوازمان لە حقیقەت و گواستنەوەی واقع بۆ دروستکە ئەی تو ئەما بێ پرسیاری لەسەرکەی لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی 500 میلیۆن دیناریان ناوەتێ کاکە بەم فیلمە هاتووە بە 500 میلیۆن دیناری خۆمان پێمانەڵێ ئێوە سلێمانی هەموو ساڵێک یەکەمە بە قۆپەیەکەمە ئەمە بۆ قبولکەین ئێمە لە فیلمسازی خۆمان بۆ بڵێن ئەمە حقیقەتە بۆ بڵێن ئەمەی کە توی لێ ڕاستیە کە ڕاستی نییە ئەمە کێشەی منە لەگەڵ جێڕانەوەی فیلمسازی کردو لەگەڵ حقیقەت و کە ئەڵێم سینەما حقیقەتێکمان پێفرۆشێت کە حقیقەت نیە لەبەرەوە دڵگرانی ئێمە لە شوێنێکی ترایە دکتۆر بم و دوای قسەکانی وەڵام بەرەوە بە دڵی خۆت وەڵام بەرە بەڵام ئەمە کراوە لە ناو فیلمە ڕاستە تو ئەکتەری سەرەکی بووی ڕەنگە بەرپرسیار نەبی لە پەیامی فیلمەکە من ئەو فیلمە من هێنامە سلێمانی بە زۆر شتیوانە لەسەر بە زۆر من هێنامە سلێمانی هاوڕێ شتیوانە عزیزانی من کاک خۆشناو حەزەکەم دوای من قسە بکە ئێمە وێ نابینین لە ناو سینەمایە یعنی دکتۆر تۆ ڕاو وایە فیلمی کوردی واقع ناشرینەکە یا ئەسڵەن نازانێ بەڵچێ بەلای واقعە من زۆر سەیرە بەلامەوە فیلمی کوردی واقع ناشرینەکە بەڵێ فیلمی کوردی قاشکەی لەسەرەوە فیلمی کوردی سەرقاڵی دروستکردنی واقعەکە کە واقع نییە فیلمی کوردی سەرقاڵی دروستکردنی وەهمێکە کە پێمان ئێڵێ ئەمە واقعی کۆمەڵایەتیە و با من بۆتانی بجێڕمەوە کە وان نییە ڕاستیە ئەمە بەشێکی گەورەی کێشەی منە لەگەڵ سینەمای کوردی و لەگەڵ فیلمی کوردیە کە مامەڵەکردنی لەگەڵ واقع مامەڵێکی دروست نییە ئەگەر لەگەڵ واقعیشان مامەڵەکە مامەڵەکە حقیقەت ناکات لەبەرەوەی کە وێنەیەکی ئێستاتیکی باڵا ئەوەی کە خۆت باست کرد ئەو جێڕانەوە باڵایە ناتوانێت بێنن زاناو فیلمی کوردیەوە وێنەیەکی بۆ دروست کردووی کە ڕاست نییە وێنەیەکت بۆ دروستەکە کە حقیقەت نییە گوتارێکە پێفرۆشێتەوە کە گوتاری حقیقی نییە بۆ عجاج نابێت بە فیلمێکی سینەمایی بۆیە چیرۆکەکانی تر نابن بە فیلمی سینەمایی لەبەرەوەی کە سینەماکاری ئەمە هەر سینەماکاری ئەمە ناگرێتەوە لە تەواوی دنیا سینەما هونەرێکی جەماوەریە هونەری جەماوەری سەرقاڵی وابەستەی بازاڕە بازاڕێکەیە کە عجاج پارە ناکاتیای بەڵام فلان کەس پارە ئاکاتیای چیرۆکێکی خۆشەویستی پڕێکین لە گۆرانی پاراکە پارە هێنێتەوە لەبەرەوە طبیعیە ئەمە بۆ سینەمایە کە ئەوێ بازار بۆ خۆی دروستکە سینەمایەک نییە سەرقاڵی ئەوە بێت کە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو چەمکانە بکە کە کاکشوان خۆی باسی کرد خۆشی لەگەڵ منە لەگەڵ هاوڕایەکە ئەوەی کە ئەمەی کە فیلمسازی کو دروستی کردووە کە کێشەی لەگەڵ جێڕانەوە هەیە کێشەی لەگەڵ جێڕانەوەی حقیقەتە هەیە کێشەی لەگەڵ جێڕانەوەی واقع هەیە بۆ دوور نین ئێمە لە تایتڵی بابەتەکەی کە قسەی لەسەرەکەین بەڵام دەرفەتەکە هەرەوە نییە یعنی دەسەڵات و زانیاری و چوارچەوەی زانست و تێگەشتنیش لە سینەما بەخوا هەرەوە نییە لەوەش زیاتر ناسان
ئەمەیە لە قسەیەکی سەرەکانەوە دەستکرا لە شتێکی بەناوی حەقیقەت دروست دەکرێت بەڵام بەیەکێک لە سەهرە پرسیارەکان بەڕاستی پێویستە حەقیقەت ئەشێ دروستی بکەین یعنی خۆمان حەقیقەت دروستکەین یعنی بیژەڕێنەوە بۆ چەمکاری کە بەڕاستی بنمونە لە لای ئەلامادیۆ چۆن جارێکی کە بنمونە وێنێ حەقیقەت ببینین ئەگەر بچین خۆری حەقیقەت لە دەرەوە ببینین بەڵام جارێکیکە دیسانەوانێ ئەم وێنێ دێتەوە ئیخاتەوە ناوە شتەکە جارێکیکە قسەکە لەسەرەوەیە بەڕاستی یعنی ئەوەی کە باس کرا هەموو تیۆریانە زای بۆ نمونە لە سینەمای دیژابیرتۆ کە باسە چاوی حەقیقەت دەکات ئەمانە هەرگەکان حەقیقەتێک بە جۆری خۆیان بە ئایدەی خۆیان با ئایدۆلۆژیای خۆیان حەقیقەتێک ژێڕاوە یعنی بۆ نمونە جارێکیکە کە بچینەوە بۆ لای واقعی تازەی ئیتالی لە بەروەی کە کارگەرێک باسی کرد ئەمانە کۆمەڵە چەند بوون بۆ پیان وە بۆ حەقیقەت دەجوێستن بۆ نمونە چیرۆکێک لە ناو ژیانە کامێرایەک ئەکتەرێکی ناوەعدەری لە ناو سەر جادەکە یعنی بیان وا بۆ ئەوەندە حەقیقی ئەوەندە لە ژیانەوە نزیکە ئەوەندە کوێ لە دڵی ژیانەکەن وە بۆ خۆی جێزارێتەوە لە کاتێکە دیسانەوە ئێمە ناتوانین جاریشکە بەڵێ بڵێن وێنێکی حەقیقەتە چونکە بەڕاستی یعنی قسەیەکی شەڕۆبۆدارێ ئەڵێ ئێمە شتێک لە ژیان وەرەگرین شتێکی پێبەخشێ ئەگەر ئەو شتێک کە دەبێ بە بڕوان من سینەما ناتوانێت ئیدامە بخۆی ناتوانێت بشین ناتوانێت هەناسە بە یعنی تۆ بۆ نمونە یەک دنیا بەدارسی زۆر گەورەیە بۆ نمونە لە لای بریسۆن ئەوەندە کابرایەکی ڕیالیستی بۆ نمونە هیچ کاتێک باوەڕی بۆ نەبووە کە دەرێنە نابێت دەستگۆڕێت یعنی وا بۆ وەکوان مرۆڤێک بەردەوام چاکەکانی گۆڕێت بۆ نمونە بەردەوام بە لێنزی پەنجاییشی کردووە بۆی بتوانێت ئەو وێنە حەقیقەتە بجوێزێت بەڵام جارێکی کار قسەکە لەسەرەوەی ئەم هەموو چەمکانە هەیە مەسەلا ئەتوانین چین بەلای پۆڵۆستی ناکەی ئەمەبی بەسەوە بە سینەمای کوردیەوە ڕاستێکی ئەوەی کە لەناو سینەمای کوردیە سینەمای کوردی خاڵیە لە فکر یعنی ئەمەیە گەبەتەسقی لەسەر کێشەکە من حورمەتم لێ پێشی کامێرە و دوای کامێرە سەرخۆشن یعنی وەعی نییە بە سینەما وەعی نییە بە مفرەداتەکانی سینەما و ئەسانە سینەما بەس بە تەنیاوەی چیرۆکێکمان بۆ بجێڕێتەوە کاکە تۆ خراپترین چیرۆک ئەتوانی لە ڕێگای مۆنتاژەوە زۆر بەباشی بیجێڕیتەوە هەروەکی دکتۆر باسی کردەوە بۆ نمونە تۆ لە لای ڕووسەکان مۆنتاژی تێز و ئەنتیتێز و سانتێز ئەم لە ناو فیلمی کوردی ئەتوانیتی سینەمای کوردی ئەمە دروستکە سینەمای کوردی بەس خەریکی داهێنکاریە یعنی تۆ مۆنتاژ ناکەوی پەرفۆرمی هیچکردن ناکەوی هیچ شتێک ناوی جێڕانەوە لە دنیا کۆتایی پێهاتووە بەڕاستی بزیرم لێرە یعنی من لێرە هەمومان عاشقیەوەین کە سینەما بجێڕێتەوە ئەسڵ سینەمای تر کۆتایی بە جێڕانەوەیەنە سینەما ئێستا ئەوەی فۆرمی بۆ گرنگە ئەوەندە جێڕانەوە بۆ گرنگە یعنی فۆرم خۆی واکە کە تۆ چارێشکە بتوانین جێڕانەوە دروستکە یعنی ئەوەی کە کێشەکەی ئەوەی کە لێرە هەیە بەداخەوە بەڕاستی لەلای سینەمای باسەریانی ئەوە کرێت بەڕاستی فڕی لەسەر باسەریانی و باو حەقیقەتە بڵێن کاکیشە یعنی بە یەک سڵ دەمانەیە بە چاو عەقڵی خەڵک بیان ڕاستکەینەوە بەزای سینەمای کوردی کامێرەیەکە مەسەڵ بۆ نمونە ئێمە فیلمی تایتانیکمانەیە فیلمێکی تیجاری وەکو شیشکەڵە باس لە قەحوەیەکی سەربایەدارەکە باشە بەڵام 11 خەڵات ئۆسکارە بۆ لەبەرەی جیمز کامێرۆن ئەزانێت چۆن ئیشارەتەوە ئەزانێت چی لە تایتانیکەکە ئەزانێت و مفرەدات ئێمە لە مفرەداتی زمانی سینەما پێ نەگەشت ئەمە حەقیقەتەکەیە کە دەستی بخەرەسە ئەنجا بەڕاستی پێمان بڵێ کە فاشیزم بەڕێوەی سینەمای کوردی خەریکی دروستکردنی بە ئێستاتیکای فاشیزمە یعنی سینەمایە دروست بووە بەردەوام خەریکی بۆ لە سینەمای کوردی یەکەونە خەتەری نیوە سەر دەسەڵات یعنی من ئەگەر دەسەڵات بم پارەیەکی بەلێشان بە سینەماکانە بڕۆ بەس خەریکی گەمشەکردنی خەڵک بکەم یعنی بەس خەریکی ئێستاتیکاکردنیەتی کاکە و خەڵک ئەگری یعنی بۆی بچێت جستی نازانم چەند بکە لە تەلەڤیزیۆنەکە یعنی ئەمە کارەساتەکانکە یعنی پەنجە نەخراوەتە سەر حەقیقەت من وازانی باس لە 10 ساڵی ئەم ئیشانە وەرمەنە باس لە پەیکەری دڵ پێ بەڕاستی مەسە کامێرە وەکو سەیاحێک بۆ خۆی گەڕێت شوێنی جوانمان پێشانەیە ئایا لە کاتێکە کامێرە ئەمە وەزیفەی کامێرەیە یعنی من خەست دەکەن لەو شوێنانەوە قسە لەسەر فیلمەکان بەرخاڵ دەستان خۆش ئەم باش سەربازانەکەم بۆ دەرفەکان پرسیارێکم هەیە کاکشوان کاکدڵشار بەردەوام قساکردن سینەما حەقیقەت چۆن تەرکیزمان قسە سەر حەقیقەت ئایا من پرسیارەکەمەوەیە ئەسڵان هیچ شتێکمان لەما سینەمای کوردی هەیە یا جارە هەینە ناخیەوە کە هەوڵ بێت کە سینەمای کوردیمان بێت ئەگەر ڕێز بۆ چاواییوانە کە زانم شوێنە هۆڵاندەوە
بەڵام خستە سینەماشێک پێوەری دەدەم ئێمە جارێ هەست ناکرد سینەمای کوردیمان بێت چۆن منێ بینەر کە دانیشتم ئەتوانم 4 جار لە ڕۆژێکە سەیری فیلمێکی ئێرانی بکەم بەڵام بە حیاتم نەتوانم 2 جار سەیری فیلمێکی کوردی بکەم ئەمە کێشەکە چییە؟ ئەمە بەس چیرۆکە پێم وانییە کە سەیری فیلمێکی ئێرانیە کە تەنانەت تورکی بە ئەو اقتزاڵە سناریۆ کە هەیانە هەندێک جار بیرکە چونکە ئەمانە ئەکتەرن هەستەکەی خایتە واقعا لەگەڵ ئەوانە بەڵام لە کوردیە ئەوە نیەت ئەوە تا ئاخر زانی کە ئەمە قەریبین ئەکت و نەمایشە پرسیارەکەمەوە بکە ئەم کۆڕانە ئەم متوجە ئەبێ خەلەلەکە سەرەتا دۆزی نەوسانی چۆن ئەبێ هەریەکەی تا بۆ فیلم داهاتوەکان ڕۆژنەمان دەستان شەکە باشە هیوادارم تشتی تیپە دوادارێت بام چەند خاڵێکی بۆ کۆڵێ مین پۆینت تەواو یەکەم لەسەرەوەی لای کاکشوان دەست پێکەم دواتر پرسیارێک بۆ هەردووکیان مین پۆینتەوە سینەما سەقافە پیشەسازی کەلتورە ئەوەی بێڵی قەڵس پێشناوی بەدەستی فرانکفورت و جەماعەت و ئادەمەوەکای مەمانە طبعا من مامۆستای بەشی میدیام لە بەشی فەلسەفە و توێژنەوە کەلتورەکانیش دەرزەوە دەرزی نیشتمانیە لە بەشی فەلسەفە سینەما ئەنتەلەکشن پاوەر باسی هێزی سینەما و تەلەڤیزیۆن بۆ تەلەڤەکانی ماکلەتەوە خاڵێکە زۆر گرنگە بەڵێ لە کوردستانە ئەو کامەران ئاماژە پێکرد بەڵێ خەریکی پیشەسازی کەلتوری سەرمایەداریە کەلتوری دەسەڵات سیاسی دووڵۆز و جەماعەتی کە باسی سەرەوەکەن سینەما چی طبعا ئەبێ یەکەم شت کە من ئێمە خوێنمە لە دەوری ماستەرا چەند کلاسێکمان وەرگرت لە دوای سینەمایە خاڵ یەکەم ئەوەیە بەشێکەوەیە نەزەریەکەمی سینەما سینەما و واقع بەرەمێنێ یەک دوو سینەما بەشێک لە واقعە بەشێک لە خەیاڵی دەنێرێنێ دوو سێش سینەما خەیاڵی دەرێنن خۆیەتی خۆی ئیشەکە لەسەرمە یعنی تۆ ناتوانیت فەرزی بەسەر دێرێنە زوومی کامێرە چیە پێدەن چونکە خەیاڵی دەرێن لێوە بڕیاکە دووڵۆزیشە لەسەر ئەمە قسەکە ئەڵێ چاوی کامێرە ئەبێ بەچی ئەبێ بە تۆپۆڵێ فکری دەرێنە و دووڵۆز پەیوەندی نێوان فەیلسوف و دەرێنەر پێکەوە بەسێتەوە ئەڵێ دەرێنەر و فەیلسوف وایە لە بیر کاتەوە بەداخەوە قسەکەی جەنابتان زۆر لەسەرەوە کۆگەکە دەرێنێکی کورد بڕەکە و قسێشەکە ئێمە تاعا لە سینەماوە ئەنووسین خەریکی بیرکردنەوەیەکی قۆڵی ڕەخنەگرانە نییە لە بوارەکەی خاڵێک کە زۆر گرنگە ئەوەیە کە باشە ئەمەی دێریدا باس لەسەرەوەکە دێریداشان باس لەسەرەوەکە دێریداش کاتی خۆی یەک نەفتی سینەما و نەفتی میدیاکە میدیا حقیقت بەرەمێنێت ئایا میدیای گەزەرەوەی حقیقەتە و ڕەحمە لە میدیای CNN وانەکەی کە سینەما بەشێکە لە میدیا خاڵەکە ئەوەیە کە سێ مەقالەیەکمان لەسەرەوەیە کە میدیا جەنگی کەنداو ڕووی داوە جەنگی کەنداو ڕووی داوە جەنگی کەنداو ڕووی داوە نەفتی میدیاکە میدیا حقیقت بەرەم نایێت بەڵکو ئەوەی کە ئێوێ ئەیگرێتەوە سینەماش ئەوەی کە ئێوێ ئەیکە خاڵێکی تر ئەوەیە کە ئایا ڕەخنەگرانی سینەمای ئێمە بۆچی ون یعنی من تێداگەم مثلا کارگەڕاس فیلمێ دەرەکە لەسەر زەوی سەخت و ئاسماندوون دە مەقالی جددی لەسەر فیلمەکەی کارگەڕاس قسە ناکات ئێمە لە سینەمای تاران وەختی خۆی لە فستیڤاڵی فەجرا سینەمای مەتری 6.5 عرض کرا یەکسەر ئۆتۆماتیکیەکان لە زانکۆی تاران عرضیان کرد یەک دنیا ڕەخنەگەر قسەیان کرد پێشتا نەڕۆژ بێ فستیڤاڵی دەرمە ئێکاتە ناوەندی کاریوی بەم جۆرە بەسیتەوە بە بازارەوە یان ئێستا وایە پێش هەموو شتێک فیلمەکەی کارگەڕاس ناتایەت لای خۆمان عەسڵەیە بۆی نەقد بکرێن وونە نابینی ڕەخنەگری جددی نابینی اینجا خوێندنەوەی جددی نابینی لەسەر بوارەکەی چشکە لەسەر ئەمەیە بۆچی نایبن مامۆسەلەک بۆچی نایبن کاکە ئێمە قسەمان لەگەڵاکردنەوەیان پێ بەکارە بێت میبینی باشە ئۆکێ باشە لەبەروی دەبێت بەکارە بێت میبینی باشە باشە دوی باشە خاڵێکی تر ئەوەیە کە بوونکە خەڵکەکەی منیش زیاتر بوو ئەوەیە کە ئایا پرسیارەکە لەسەرەوەی بۆ هەردوو بەڕێستانی بۆچی فیلمی ئێمە شۆک دروست داکات فیلمی ئێمە بۆچی شۆک دروست داکات فیلمی ئێمە بۆچی خەریکی بەرەوەکانی شۆک نییە خاڵێکە زۆر گرنگە ئەوەیە کە کارەکتەری ئێمە وەکو فارس ئێمە لە شتێکمانە بنسیڵاویەڵێ حەفزات پەنداری تۆ نادی بە بەشێک لە کارەکتەرەکە یعنی تۆ نادی بە بەشێک لە کارەکتەرەکە نادی بە بەشێک لە خۆت بۆ وایە پرسیارەکە لەسەرەوەیە ئایا فیلمی ئێمە لە کوشتەکان بەڵاخایە دوو دەرێنەری ئێمە لەکوێ سینەمای دنیایە کاگەشوان کا دکتۆر من پێم باش بوو ئەم کۆڕەی ئێستا کە دەربارەی سینەمادا دوو سێهەم یا چوارەم کۆڕ پێبیگیرێت ئێمە نۆقسانێکی ترمان هەیە سەرەتا کۆڕێکتان دروستکردایە بین چەمکە سەرەتاییەکانی دروستکردنی فیلم باس بکەین سەرەتا با باسی ئەو پێنجوایی بین ئەم قۆڵایەوە تێبینیم کرد لەوانەی کە بەشداریان کرد کە تازۆرێکیان دەبێت هیچیان پرسیارەکان و ڕەخنەکانیان لەسەر سینەما حقیقەت نەبوو
پرسیارەکانیان سەرەتایی بوو لەسەر شێوازی دروستکردنی فیلم و شکستخواردنی فیلم لە کوردستانە. ئێمە ئەگەر دەین سەرەتاییەکان ئێمە سینەما بخەینە قاوەتی ئینسانێکەوە، ئەم ئینسانە دەستوقاچی شکاوای سەر کوردستانە، با ئێمە بین دەستوقاچی بۆ بکەینەوە بکەینەوە بە ئینسانێکی ساڵح. ئەو کاتە ئێمە بین کۆڕێک بین لەسەر کۆڕێکی ئاوا قوس و ئاڵۆز لەسەر سینەما حقیقەت دەستخۆشکەکان. دوباره استادان لەوێ دەستخۆشی بێ. یەکمان ڕەشنەگری سینەمایی هەموو جەبۆ بەخێرایی. ڕەشنەگری سینەمایی ڕەک و ریشەی گۆڕانکاریە لە سینەما. سینەمای ئەمریکی بەڕەشنەگری سینەمایی بوو بۆ سینەما و بۆ هۆلیوودی کە هەموو عالەمە هەژێنێ. هەژمونی سینەمای ئەمریکی بە مەلای بەلای مستەفێکرانە CIA FBI بە تایبەتی CIA ساڵانە بە سەدان ملیۆن ئەکاتە خزمەتی فیلمی ئەمریکی بۆی هەژمونی ئابووری هەژمونی سیاسی ئەمریکا باڵا دەستکە ئەمریکا پشتێکی زەبەلاح کە لە واقعی شاردێکیمان وانەبوو. بۆیە فیلم ئەتوانێت گۆڕانکاری بکە. من لەگەڵ بۆچوونیان نیم کە بڵێ فیلم ناتوانێت گۆڕان بەڵێ فیلم ئەتوانێت سلێمانی جوانکە ئەشتوانێت ناشرینی کە. فیلم ئەتوانێت خۆشتان محەممەد با پشتێکی باش چاو ئەشتوانێت بە ناشرین شانەکە. بۆیە ئەبێ فیلم ئێمە زانین بەڕاستی من حەزەکەم بچمە لای وچیرێکی سارتەر کە زۆر جوان. سارتەر بڵێم مرۆڤ محکومە بە ئازادی. با بێمە بە ناوەڕێن ئازادی، وەڵڵاهی ئازاد نین، با بە دەرێنەی کورد ئازاد نییە. با ئێران لە پاڵمانەیە. ئەو هەموو قەمعە و سانسۆر و پرەنسیپی کە دانراوە بۆ فیلمکارشمان بۆچێ باش بزانێت. اینجا بەشات بە دڵنیایی بۆ وردەکاری ئێزانێت. بەڵام فیلمی ئێرانی دوێترێ لە فیلمی کوردی باشترین عێراق. زۆر دوێترە دەرێنەی ئێرانی. دەرێنەی ئێرانی دەسەبا بۆ هەموو ئەو کارێک کە کەس ناوێت باسیشی بکات. بۆ پرۆسەی دەرێنەکانی بزانێت چۆن فیلمێکیانێت. نامەوێت لە باسی هەموو فیلمەکانی ئێران شیکاری کردووە. هەفتاد یەک فیلمی ئێرانی شیکاری کردووە، شیکاری ئەکانی بە پێوەرە جیاریەکان. نامەوێت باسی سینەما حقیقەت سینەما و فەلسەفە سینەما و فکر سینەما و وزیفەکە هەمووی بە مەقالەکەی نووسیبوو. باش من یەک پرسیارم لێم دەرێنەرانی کورد ئایا تیدگایان بەقەدر تیکای من کورد دەبوو سیناوێت فیلمێک کە من یەک فیلم حەوت جار سێریەکەم حەوت جار سێری فیلمێکەکە اینجا ئەناڵایزەکەم. باشە دەرێنەرێکی کورد بۆ پشتیوانی خۆشناو ناکات بۆی بێ سێرێکی سیناریۆکەی بکە لە چاوی کامێرەکە و سێرێکی فیلمەکە و ئاکتینگەکان بکە بابە لە فیلمی کوردی ئاخر من دڵمەتەکە قسەی نەکەم. لە فیلمی کوردی ئاڵای ئەڕۆی ئەڵێ وڵا ڕۆمەندی باشە بڕۆ بابە لە فیلمی هاملێتە لە یەک ساتە بەبێ هەر مۆسیقا ئەڕوا ئەکتەرێک ئەگری بەڵام کە بینە لە شانۆگەریەکە هاملێت بۆ هەتا تایاژی پێکەنی. هەنی من چوار مەقالە لەسەر نووسی لەسەر ئەو دیمەرە بچووکە چەند چرکەیەکاوە. ئێمە پێویستمان بە مۆسیقا خوندن نیە لە فیلمەکە ڕزمایە. پێویستمان بە دیالۆگی واقعیە. فیلمی کوردی نە دیالۆگی لە دیالۆگەکە، نە چێشتانەی لە چێشتانەی کوردیەکە، نە میوان لە میوانی کوردیەکە، نە جنوبەرێک لە خواردنەوە. با بە دیەکی کوردی ناو فیلمی کوردیەکی لە کوردستان ناکات. من هەموومانە شیکاری بوو. هەموو ئەمەش گرنگتریانی من فیلمێکی کوردی کەرمانشێ لە سلێمانی لە سینەما دوو جار سێریەکەم چون شیکاری بۆ بم دەرێنەری کورد ناخوێنێتەوە. یعنی من پرسیارە من شتێکی دوو پێشنیارێکم هەواڵێک شتانێ پێشنیارم ئەوەیە لەبۆ لە فیلمێک نمایش ئەکرێ بین لێراکسس ڕەخنەگری سینەمایی وەکو من بێن و بە دەیانی کەژێن من باشتر بین شیکاری فیلمە بکەین کە بەکردەکانی لە بەردەم سیناریست و فیلممەکەرەکە ئابرووی بەرین بورد و خاشی بکەین دەرنەتی کێوەیە من فیلم نێکاکە با بە فیلمی کوردی بیوە لە سلێمانی لە سینەما کۆمەڵێک دەم خراوەتە پارێک توی دەرێنە نابێتەوە بۆ خۆشەوی بیەکەنێ بڵێ فیلمە کۆمیدیەکەم سەرکەوتووە یا هەموو یەکری بڵێ وەڵا با بە ئەو جمهورە گەرنتی ئەوە نییە فیلمەکەی تۆ سەرکەوتووە. ئێستا زانی لە جیهانە ئەمەی من کە داڕۆبەرزان گرفتێکی گەورەی لە هۆلیوودیش بازان سینەمایەک دروست بۆیسە سینەمایەکی فەیکە لە عالەما بۆ چونکە ئەو کارکتەری کە نماندنەکە بۆ تۆکس و جوانکاریشتی کردەوە ناتوانێت بگری ناتوانێت پێ بکرێت چونکە بەلانی خدمەتای دەوچاوی نەماوە تۆی دەرێنەری کورد ئەدێ وەکتەرانە سەر ئەساسا بژێری نەک لەسەر ئەساسی فەرشی سوور. من ئێستا حالیە شەش کتێبێک کە لە شەش کتێب لەگاڵۆ بۆکسێکە ڕەخنەی سینەمایی نزیکی ئێستا حالیە ڕۆچنی بۆ کرێت ئەکەم بە بۆکسی شەش کتێبی شەش بەشە خۆشبەختانە لاپتۆپەکەم و کامێرەکەی دەستم فرۆشتووە چاپ یەکەم دوو ساڵە $1 بۆم سەر نەکرا کتێبەکانم چاپکەم کاگەشمان دکتۆر بەشاریان تۆ فێری سینەما چی پێش کرد والله ڕاست چی پێشەکەی والله ڕاست وڵامە قسەکانت تەواو کاک ئیسماعیل خۆی دوای چەند پەنجا ڕۆژان بۆ بینینی فیلمەکە و دکتۆر دڵشاد شاهیدێکە لە یەکەم ڕۆژەکانەوە لەگەڵ سەرۆکی زانکۆ دانیشتی بە خۆڕایی بە داشکان لە دیگەڕن یەک مانگونی پێمایە بەس هەڵی بینینماندا تا دانیشتەکەمان کرد و بڵێکە فیلمی سەری سەفواسمان دوور ببیدرێەوە پێشتری جەدینیا هەوڵ کاک ئیسماعیل شاهیدن کە ئەم شتە دەکراوە بۆیە کەس پارۆشتی یەکتی بینی چکۆلەی تر من بەڕاستی لاسەکانی سەرەتا زۆر دڵخۆش بوو
پرسیاری ئەوەیە کە ئێمە توانینەوە جدی لەسەر سینەما لەسەر پێی بە هەموو تێبینیەکانەوە بۆ ئەم شتە پراکتیک نەبووەوە نەمانێناوەکە واقعەوە. من یەک نمونەتان بۆ جێبوومە 3 ساڵ پێش هەر لەگەڵ هاوڕێی عەزیزم کاکشوانیش دەستمان پێکرد 30 هەفتە لەسەر یەک کۆڕی ڕەخنەییمان بۆ فیلمە کورتە فیلمەکان فیلمە دۆکیومنتارەکان هەموو هەفتەیە خۆبەخشانە نمایشمان دەکرد بۆ دانیشتنی ڕەخنەییمان دەکرد. یەک شتێبینی هاوڕێیانە بۆ هەموو سینەماکارە عەزیزەکان بۆ من دوجار لە بینەرێکی سادەی سینەما زیاتر بینی ئەو فەزایی کە باسی یەکەن ئەو یوتۆپیایی کە ئێوە باسی دەکەن خۆتان لەناو خۆتانە قبولی یەکتر ناکەن. بەشێک لەم هاوڕێیانەی کە لێرە زۆر جدی لەسەر سینەما سەر دەکرد لەبەر خاترێکی ڕەخنەن فیلمەکانیان گیراوە ماوەیەک بێتاقەت بوون کاکشوان لەوانەیە بەشێک لەوانە بکە بێتاقەتە بێت بە ڕەخنەکان و بەگشتی فەزایەک هەیە کە ئێمە نەمەتوانیوە بەر ڕەخنەی ڕاستەقینە و هەموو یەکسەر دەچین ناو فەزای شەخسیەوە. من لەوەنەی کە لە زمانی 15 ساڵم لە دنیای ئەدەبا کە وازانەی کە چەندێکیشم کردووە و لە سینەماژ و هاوڕێ سینەماکارانی کە بینم بەداخەوە هیچ پرۆژەیەکی جەمعی سەر ناکرد چۆن شەڕێکی هەزبوونی هەیە بەوەی کە منە بێ هەموو شتێکە و منە بێ بکە نەماتوانێت هیچ پرۆژەیەکی جەمعی بۆ گروپی ببێنە پێش وەگەرنا بەناسینی ئەم دۆخە خراپی باشوور بۆ نەبوونە دەسەڵات و استراتیژی نەبوونی سینەما هەمیشە ئەڵتەرناتیڤەکان لە پرۆژە جەمعیەکان دەرەچێت کە بەداخەوە هاوڕێ سینەماکارەکانی ئێمە ناتوانێت بۆ ماوەیەکی کورت پرۆژەیەکی جەمعی بێت بۆ ببنە پێشەوە بەبێ ئەوەی کە کێشێکی گەورە بەدوای خوا بەر لە هەموو شتێکم قسەیان بۆ هاوڕێ سینەماکارەکان ئەبێ لەو قسەی ئەخیری کاگڕەوەزەوە قساکەم زۆرترین فیلم کە کراوە لێرە زۆرترین ئامادەبوونم هەبوو لە لەبرەوە زۆرترین ڕەخلەم لێژیرەوە وە قبولیشم کردو بە زۆر بە شتێکی هاوڕانی کۆمیدیاڵە بۆ لە کۆڕەکەی منە 12 کەس هاتە بۆ سەر و دوایەوە نەمانەوە 12 ئەمە دوام جواب بیتەوە بەڵام نا بەڵێ منیش تووڕابم بەڵێ منیش بەرگە ناگرم نەیجاری وای لە سۆشال میدیا داتەپڵۆسن بە خوشک و فامیلی و ئەمە و ئەوە و ئەمە و ئەم شتانە بەڵێ زۆرترین ڕەخنەم لە گیراوە قبولیەکەم و من خۆم ڕەخنم بۆ دەلاکەین دەلاکوتنیا بە شایەتن بۆ ماڵ و کلیل بۆ باخەکەی باوکن بۆ تەپڵۆبەت هەمیشە لەگەڵ ئەو پرۆژەی لەگەڵ کاکە ڕۆزا کردمان هەر لەگەڵ یا بۆ مەمەش لەگەڵ دکتۆراکە ڕاستین بۆ ئەوەیە کە من مەشروعەکەم ناوی ڕەخنە لە خۆم بوو لەدوای فیلمی کۆڕۆنا باشە مەشروعەکەم ئەوە بوو کۆمەڵی وەرکشۆپم کرد ئەو هاوڕاین لەگەڵمان بۆ ئەنداموانە زانن لەگەڵ وەرکشۆپ لە ڕێگەی ئەم وەرکشۆپانەوە ڕەخنەم لە فیلمەکانی خۆمەگر کاک ئەنداموان بوو یاوانە بوو چونکە من باوەڕ بە مقدس نییە لە فەنە ئەوە یەکەم دوو تەنها حسنەکەم بە مناقەشەیەک و بە بڵین جوابانەوە یەکتری کاتێککە فیلمی ئەزمون کاک فوات موبایلەکە و عزێت نەبێ هەک دقا تۆ پرۆدیسەری لاین پرۆدیسەری ئەو فیلمە بووی فیلمی این من بە زۆر هێرا سلێمانی هاوڕێم بۆ مێش من بە زۆر هێرا وە بۆچی تەشجیعیش بوون لەبەر ئەوەی فیلمی پەیکەری دڵ بینەری زۆر بوو دوایەوە کاک بەختار حەزی کرد سفرۆکە ئەمەشتە ئیجابیەکان تەمەن من کاتم نەبوو باسی کەم ئێستا بەڵام ئێستا دیفاعەکەم و جوابێکی هاوڕێ عەزیز کە خۆشناوێنەوە کە دایپلۆسین ئەوە وان نییە هەنە سپرسیارم لێ یەکەم ئێستا بێنیشتیمان هاتە سلێمانی کاک فوات ئیگزام چی هێنا سلێمانی بە زۆر هێنا وتم بیئەی سلێمانی بۆ وێنەگرتن بۆ کۆمباس گەڕەکەکان کولیچە وێنن لە شەوە ئەخی وایە سلێمانی وایە من هیچ لە سلێمانی گەڕە کولیچەوە بۆیێنێ بە خێراتن تەکە چاو بۆیێنێ ماڵەکەی چۆڵەکە ئاو تەیەتێ کۆمبارز مشکلە نییە لەم شارەکانی کە ئەم مشکلە هەیە لەبەرەوە من لەحظەی خیری چوومەتەوە فیلمە بە ئارگومنتیش بەزەبت لەناو وەزارەتی تعلیمی عالی و پەروەردەیە بەیان مامۆستا هەبووە کە کەیس بووە کە من خۆم ڕفرەنسم وەرگرتووە کە من دەوری مامۆستا متەمەڕێدەکەمە بینی کە پرسیاریان نیاوە بەتەلەوە وەمە کێشەی پێشەوەی کێشەی وەزارەتی تعلیمی عالی و پەروەردە بێت کێشەی مۆدێرن کێشەی تەتەوری تەکنەلۆژیاکە ئێستا بلوتوسی ژاتۆتە ناو ژیانماوە خۆی من ئیشکالم لەگەڵ شەوکەتەوە بوو لەسەر و خەتە ئیشی نەکرد ئەوە مامۆستای بەڕێزم بۆ زانەریتان من یەکەم جار لە ژیانما کاستینگم لە بەردەم دکتۆر دڵشاد ناکردووە بەڵام زۆر پێم خۆشە کە فێری ئەو نەریتە ببینەوە ئیتر ڕەخنە لە یەکتری بگرینەوە لە چاخانەکانە مەملاو لە یەکتری ماچکەین
نەک لە چاخانەکانە قسە لە یەکتی بکەین و دوای لە کۆڕەکانە بە سایکۆلۆژی بێنەوە ئەبێ دەست پێینەوە دەربارەی فیلمە کوردیەکان کات خۆشنەوە تۆ فیلمی دختەری لۆڕت دیوە ئێرانی 1970 مەهزەلەیە پەیکەری دڵ زۆر ڕاقیترە تۆ فیلمی دەقەیە فیلمی سەرەتاکانی تەڵعەت حەربت دیوە کە سینەمای میسری و کەلسوم عەبدولوهابن مەهزەلەیە سینەماوە دروستە بێ تۆ فیلمەکانی ئەمیتا هەزدیە من ناڵێم بش وەکو ئەمی تاپاچان بەزدیەوە ناکەم سەرەتای بۆسە بەیاربەتی تۆ قسەی خۆتە کرد بە هیچ شێوەیەک دەگەرەوە مقارنەیە نیم کاکە فیلمی کوردی وە و فیلمی کوردی وە و فیلمی کوردی وە تۆ ئاگا لێ نییە ئەو بە شەرەش قەزا بە قەزاکەنایی باوەزە گەڕاوە فیلمی پێکری دڵی بڵاو کردوت کە فیلمێکی زۆر مهمە لە بوعدی دروستکردنی بینەرەوە مهمترین لەحظەیە فیلمکرد کە من باسی ئەوە ئەکەم ژێڕانەوە شکستیەنەوە باز لە فەن نەکەم باز لە ئیجابیاتێ بۆ بکەم سلێمانی ئێستا بە حکمی ئەکادیمیا و ڕیکلامۆمانە لە هەموو بەغا و جنوب بابگەڕێ یەک فێرز ئەیدیتیانی وەکو سلێمانی کە سلێمانی پەنجای دایەوە بۆ برادرانە دروستیان کردووە یەک کەسیتیانە بزانە سکێچۆ و شودلی سوشتیوادانە وەکو سلێمانی تەتەور هەیە تۆ فیلمەکانی عادلی مامە دیوە حەفتاکان هی ئەحمەد زەکی دیوە دیوتەوە فیلمە پیس و هەزین و ئەوانە ئەمە سەرەتایەوە دەست پێکا خەبات جێڕ فیلمسازەکانی باشوور چکە لە هیچ شتیان دروست کرد بەڵام کاتە بینەر دروستە بێ من لەویا قساکەم فیلمی ئێرانی وا فیلمی ئێرانی وا فیلمی ئێرانی وە فیلمی ئێرانی چاوی دەرێ نەمەی لە کوردستانە دروست بێ بەڵام دقێ کەڵم چاوی دەرێ من عاشقی کیارۆستەمی من عاشق وەڵام بە من چی لە وەڵکی سکۆنسیزی ئەوەنە پارەیە هەیە حەدیقەیەکی گەورە هەیە لە نیویۆرک خاستخانەیەکی گەورە لە پاریزێ نەمێن سینەما لێرە گەشە بکە لەبەرەوە ئەوەنەش بەمان فلیقێنەرەوە خەریکە فێرە بین خەریکە تازە فێرە بین و حضورێکی ئینتەرناشناڵی برد و خەریکە دروستە بێ ئیشکالیاتمان هەیە مشکلی گەورە بەروەی ئەم هاوڕێیانەی کە دوو وەیف هەیە لەم ئیشایەکی چند حکوومەت دەسی پێ کرد حکوومەت هێرەمی کوردستان پارەی هەیە لە بەڕێوەبەرایەتەکانی سینەماوە نەما دوایی وەیڤی کەرتی تایبەت دەسی پێ کرد هەردووچی ئەمە بۆ خۆم و هاوڕێکان کاکە تا ئێستا نەماتواریوە کە ئەڵەم فستیڤاڵەکان کان بەرلین لۆکارنۆ کارنۆ بیڤاری ئەمانە ئەم شوێنانەی کە شوێنی تەقییمکردنی ئیستاتیکی فیلمن یعنی تۆ ناتوانانی بڵێ من فیلمەکەم لەکانە بڵێ جا کان چییە نامانتوانیەوە ببین بە ڕەفرەنس و ئەم ڤالیوە ئیستاتیشە ببڕین چونکە سەیری سەپەڕێشتنی فەرهادیکە لە تاران بینەریە بێت لە پاریس بینەریە بێ ئۆسکاری ژەبات فیلمە باشە ئێمە زۆر لە سەرەتایی زۆر لە سەرەتایی شایانی ئەوەین بیخوێنینەوە شایانی ئەوە نین بیفلیقێنینەوە و مقارنەی فیلمی ئێرانی من پێدەڵێم سەرەتاکانی هەندێک ئیشی ئەسڵەن داریوشی مهرجوویژێ باش نییە ئەم جارە فیلمەکەی جعفەری پەنایی کە بینیمان هەر بەلای منەوە جگە لە کۆنسێپتەکەی عیبەی تایە لە تەسویرەکە لە جعفەری پەنایی درێگە زیێڕا بکەیت لەسەر زۆر هەڵی تایە لە ئاکتینگە مەهزەلەیە لە ئاکتینگە ئیشەکەی جعفەری پەنایی مەهزەلە بەڵام کۆنسێپتەکە باشە لەبەرەوە مقارنەی سەرەتای سینەمای هیندی کە بە گۆرانی و فشە دروست بووە ئێستا فیلمی هیندیە مقارنەی سینەمای میسری کە لە تەڵحەڤەوە دروست بووە کە لەگەڵ ئێرانە هاوتەری بن و مقارنەی حەفتاکانی سینەمای میسری ناتوانانی ئێستا بڵێ دوای هەشتاکان ئەحمەد زەکی چی کرد دوای یوسف شاهین لەم لاوە چی کرد ئێستا و مەدرسەی ئیندیپێندێنتی ئەسکەندەریە خەریکی سیۆچینێ نا خەریکین ئەبێن قسە بکەیت پێکەوە ئەوە مەسەلەکەی یەک دقیقە بە من هەچەنەوی حەزم کرد بێم بە شوان قسەکانم بەڵام یەک شتی بچکۆلە بڵێم لە ڕاستیە ئەوەی کە ئێمە لێرە ئێڵێن بێجگە لە دەردەدڵ شتێکی تر نییە و هەوڵمان ناتۆزێک یعنی ئەوەی پێمانەکرێت تۆزێ خۆمان لە هەندێک چەمەک نزیککەینەوە منیش و شوانیش ویستمان قسە لەسەرەوە بکەین کە ئێمە پێویستیمان بە چیە لە ئایندەیە بیکەین بە حرمەتی زۆرەوە لە هەموو ئەو جودەی کە کراوە لێرە لە ڕاستیە قسە لە نەبوون ناکرێت قسە لە بوو نەکرێت یعنی ئەگەر ئێمە بزافێکی فیلمسازی بەهێزمان نەبوایە جورئەتی قسەکردنمان نابوو لەبەرەوە زۆر سوپاسدانەکەم فیلمسازەکان بەس ئەبێ ڕەخنەشتان بکەین یعنی لێشمان قبولکەن کە پێتان نەڵێین ئەمە دیدی منە بۆ بینینی فیلمەکەی تۆ بەڵام تۆ ماندووی تۆ ئیشت کردووە تۆ هەوڵت داوە هەمووتان ئیشی زۆر باشتان کردووە بەڵام مەجالیشمان بن قسێکی لەسەر فیلمەکانتان بکەین پێتان بڵێن ئەمە دیدی ئێمە بۆ بینینی فیلمەکەی ئێوە ڕاستە من لەگەڵ ئەوەیان دیدێکی ڕەخنەی قوڵ
تایسە لە ناو فیلمی ئێمە دروستە بۆ کاکشوان خۆ هەر بۆ دەستی پێکرد بۆ شتێکی جیاوازی لەمە نەوتووە باسی ئەوەی کرد کە ئێمە ئیشمان لە ناو کۆنسپتان نەکردوە لە ناو سینەمای کوردیا خۆمان ئەترافمان کرد و خۆ یەکەم کەس خۆی ئەترافی کرد وتی ڕخنە لە خۆم نەم کردووە لەبەرەوە ئاساییە گەر من کە لە خۆمەوە دەستم پێکرد بیاڵم ینی قسەش سەر تۆ بکەم ئەو بەخۆی دەستی پێکرد بۆی بیاڵم باقسە لە خەڵکی تریش بکە هەموو ڕیانێکی وێڵن هەمووی ڕێی دروست و ڕاستن هیچ شتێکی وێڵن هەڵە نییە بەڵام ڕێیکی جیاوازە قیچەکە لەگەڵ ڕای منانی زۆر نۆرمەڵە ینی ئێمە چەکە لە بنەما زۆر سەرەتایەکانی دیموکراسی لەبەرەوە ئێمە لە دەرەوەی ئێرە زۆر هاوڕێین ینی سەکاچین ئۆدیۆ منشوان باشەکەین بێکە بەس نۆرمەڵ لێرا ڕێک نەکەوین لەسەر ڕێیەک زۆر تەبیعیە لەگەڵ کاک ڕەواز لەگەڵ کاک سیروان لەگەڵ دکتۆر لەگەڵ کاکەکانی تر بەرەو بە توونی سەیری ئەم دۆخە مەکەن و پێویستیشمان بەم چەکوشکاریە ئەگەرم چەکوشکاری و پاچکاریە نەکەین ئەو دنیای کە حەزمان لێتی دروست نابێت کاتان لێکم بێزار مەبن بێتاقەت مەبن هەوڵ بن بۆ خۆیان پارەم پێ وایە کتێبانی کاکۆشناو من چاپمە کرد بەس پێم نیە چی بکەم ئەجنا زۆر حەزم بۆی چاپ کرا زۆرم حەز لە ڕێیەکانی توشکە پیاوێکە بە جددی ماندووە بێ بەم کایە